بەشی چوارەم لەبارچوون و لەباربردن الئسقاط والئیجهاض. باسی یەکەم واتای لەبارچوون و جۆرەکانی. باسی دووەم حکمی لەباربردن لە ئیسلامدا. باسی سێم چارەسەری کێشەی لەباربردن. باسی یەکەم واتای لەبارچوون و جۆرەکانی الئسقاط الئیجهاض. بەندی یەکەم واتای لەبارچوون و لەباربردن. بەندی دووەم جۆرەکانی لەبارچوون. بڕگەی یەکەم لەبارچوونی ئاسایی. بڕگەی دووەم هۆیەکانی لەبارچوونی ئاسایی. بڕگەی سێم جۆرەکانی لەبارچوونی ئاسایی. بڕگەی چوارەم لەباربردنی چارەسەری. بڕگەی پێنجەم لەباربردنی کۆمەڵایەتی. بەندی سێم کاریگەری لابەلاکانی لەباربردن. بڕگەی یەکەم کاریگەریە هەنووکەیەکان. بڕگەی دووەم کاریگەریە دواکەوتووەکان. بڕگەی سێم کاریگەریە درێژخایەنەکان. بەندی چوارەم هۆیەکانی مردن لە کاتی لەباربردن. باسی یەکەم واتای لەبارچوون و جۆرەکانی لاپەڕە 169. بەندی یەکەم واتای لەبارچوون و لەباربردن لاپەڕە 169. واتای زمانی جەهەضە ئەجهەزەت الناقە ئیجهاضە وهي مجهز کۆرپەلەکەی فڕێدا پێش تەواوبوون. مەجاهیض ئەلجەهیض ئەو کۆرپەلەیە کە تەواو خوڵقاوە و ڕوحی تێدایە بەڵام توانای ژیانی نییە. ئەجهەضەت واتە کۆرپەلەکەی فڕێدا پێش تەواوبوونی خوڵقانی. والمجهز بەوە دەڵێن کە خوڵقانی تەواو نەبووە. وەسەقەتە کۆرپەلەکە لە سکیدایکی کەوت. ئافرەتەکە کۆرپەلەکەی کەوت. ئەسیقت ئەو منداڵەی لە سکیدایکی بکەوێ پێش تەواوبوونی خوڵقانی. واتای زاراوەیی ئەوەی ئافرەت فڕێ دەدات پێش تەواوبوونی کردداری خوڵقانی کۆرپەلە. یان تەواو خوڵقاوە و مردووە یان ماوەکەی تەواو نەبووە تا ئەو فڕێدانە ئاسایی بێت خۆنەویست یان بەهۆی یەکێکەوە بێت. لە زانستی پزیشکیدا بریتیە لە هاتنە خوارەوەی پێکهاتەکانی سکپڕی پێش هەفتەی 28ەم. بەندی دووەم جۆرەکانی لەبارچوون ئەنواع الئیجهاض لاپەڕە 170. بڕگەی یەکەم لەبارچوونی ئاسایی الئیجهاض التەلقایی لاپەڕە 170. تەنها بۆ جۆرە لەبارچوونە دەڵێن لەبارچوون چونکە لە خۆ ڕوودەدات و دەستی کەسی تێدا نییە. بەگشت جۆرەکانی تری لەبارچوونیش دەڵێن لەباربردن چونکە خۆویستەوە بەدەستی خەڵکانی تریش ئەنجام دەدرێت. ڕێژەی ئەو جۆرە لەبارچوونە دەگاتە 150 لە کۆی گشتی لەبارچوونەکان. زۆربەی ئەو جۆرە لەبارچوونانە لە نێوان هەفتەی 4 بۆ 13 ڕوودەدات واتە سێمانگی یەکەمی سکپڕی. بەمەش منداڵدان هەموو ئەو پێکهاتانەی کە تێیدایە فڕێ دەداتە دەرەوە لەگەڵ خوێنبینین. بەڵام لەبارچوون لە مانگی 4ەم بەسەرەوە واتە سێمانگی دووەمی سکپڕی پێ دەڵێن ئیملاس کە لە منداڵبوونی ئاسایی دەچێت. بەوەی پێشەکی پەردەی ئەمنیۆنی دەتەقێت بە کۆرپەلەکە دێتە دەرەوە. دوایی وێلاش ئەو جۆرە لەبارچوونە بە شێوەیەکی سەرەکی ڕوودەدات لەو کۆرپەلانەی شێواون بە هۆکاری بۆ ماوەیی. پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ جۆرە لەبارچوونە کردووە لە فەرمودەکانی هەروەک ئیبنی مەسعود ڕەزای خۆی لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە. ئەو کاتەی هێلکەی پیتێنراو خۆی بە دیواری منداڵدان هەڵدەواسێ. خۆی گەورە مەلائیکەتێکی بۆ ڕەوانە دەکات. دەڵێ ئەی پەروەردگار بگاتە باری خوڵقاندن یان نا؟ ئەگەر فەرمووی نەگاتە خوڵقاندن ئەوە منداڵدان ئەو پاچە گۆشتە فڕێ دەداتە دەرەوە. ئەگەر وتی بگاتە خوڵقاندن ئەوە مەلائیکەتەکە دەڵێ ئەی خوایە دڵشادە یان ماندوو شەقیە؟ ئایا ئەجەلی کەیە؟ چۆن و لەکوێ دەمرێت؟ إذا وقعت النطفة في الرحم بعث الله ملكا فقال يا ربي مخلقة أو غير مخلقة، فإن قال غير مخلقة مجها الأرحام دما، وإن قيل مخلقة قال أي ربي شقي أم سعيد؟ ما الأجل؟ ما الأثر؟ وبأي أرض تموت؟ لكتبی فتح الباری لراوی ئەو فەرمودەیەدا هاتووە کە ئیبنی مەسعود ڕەزای خۆی لەسەر بێ دەڵێ کۆرپەلەی نەخوڵقێنراو منداڵدان فڕێ دەداتە دەرەوە. ئەگەر خوڵقێنراو بوو ئەوە فریشتەکە دەڵێ ئەی خوایە سفەتەکانی چییە؟ ئیبن عەباس ڕەزای خۆی لەسەر بێ دەڵێ المخلقە ئەوەی کە زیندووە وغەیر مخلقە ئەوەی کە لەبار دەچێت. بڕگەی دووەم هۆیەکانی لەبارچوونی ئاسایی ئەسباب الئیجهاض التەلقایی لاپەڕە 171. پشێوی و نادروستی لە هێلکەی پیتێنراو. ئەو هۆیە ڕێژەی 150 بۆ 160 هەموو هۆیەکانی ئەم جۆرە لەبارچوونە پێک دەهێنێ لە ئەنجامدانی هەڵبەزینی بۆ ماوەکان لە شوێنی خۆی بۆ شوێنێکی تر. ئەگەر کۆرپەلەکە لە باریش نەچێت ئەوە دوای لەدایکبوون دەبینین شێوە و ئاکار و ئەندامەکانی شێواوە. 2. پێشوازی نەکران لە کۆرپەلە لە ناو منداڵدان بەهۆی پشێوێک لە کۆئەندامی بەرگری لەش.
رفض استقبال الجنين المناعي بەمەش منداڵدان پێشوازی لە هێلکەی پیتێنراو ناکات وەک تەنێکی بێگانەی هەژمار دەکات لەناو جەستەی دایک بۆیە شەڕی لەگەڵ دەکات تاوەکو دەیکوژێ و فڕێ دەداتە دەرەوە. 3. نەخۆشی گشتەکانی دایک وەک نەخۆشی مەلاریا، نەخۆشی جنسێک گوازراوەکان وەک فەرەنگی، ئەزدەهری، تای ماڵتا، بەرزبوونەوە و دابەزینی هۆرمۆنەکانی ڕژێنەی دەرەقی، نەخۆشی درێژخایەنەکانی گورسیلە، بەرزبوونەوەی پەستانی خێنی توند بەدخۆراکی. 4. پشێوی لە کۆئەندامی زاوزەی مێینە هێندێ پشێوی زگماکی لە شێوە و کاری منداڵدان، شێرپەنجە ناترسناکەکان، دڕانی ملی منداڵدان بەهۆی لەدایکبوونە نائاساییەکانی پێشوو. 5. کەمی هێندێ لە هۆرمۆنەکان بە تایبەتی هۆرمۆنی پرۆجیسترۆن کە بە هۆرمۆنی سکپڕی ناسراوە دیواری منداڵدان ئامادە دەکات بۆ وەرگرتنی هێلکەی پیتێنراو و دروستبوونی قۆناغی هەڵواسراو. زۆربەی پزیشکان لەگەڵ ئەوەن کەوا ئەو هۆرمۆنە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. هەر کات ئافرەتێک منداڵی زۆر لە باچوونی دووبارە بۆەوە ئەلئیسقاط المتەکەرر ئەوە دەبێ بیر لەوە بکرێتەوە کە لەوانەیە بڕی ئەو هۆرمۆنە دابەزێت لە ناوخێنی ئافرەتەکە. 6. دەرمان هەندێک دەرمانی پزیشکی هۆکارن بۆ لە باچوون. لەوانە دەرمانەکانی چارەسەری شێرپەنجە، مەلاریا، لەتەسەریەشان، هەروەها هۆرمۆنی ئۆکسیتۆسین و پرۆستاگلاندین. زۆربەی پزیشکان بەکاری دەهێنن بۆ کردداری لەباربردن تاوەکو پێکاتەکان زوو فڕێ بدرێنە دەرەوە. 7. پاڵەپەستوویەکی دەرەکی لەسەر سکی ئافرەت، لێدانی توند، کارەساتی ئۆتۆمبیل، کەوتنە خوارەوە لە بەرزی، ئەوانە هۆکارن بۆ دابڕانی کۆرپەلە لە منداڵدان و هاتنە خوارەوەی. 8. پشێوێکی دەرونی توند، ترسێکی زۆر کە دەبێتە هۆی گرژبوونەوەی ماسوولکەکانی منداڵدان و فڕێدانی کۆرپەلە. بڕگەی 3. جۆرەکانی لە باچوونی ئاسایی لاپەڕە 173. 1. لە باچوونی هەڕەشە الإجهاز المهدد المنذر لاپەڕە 173. بە هەڕەشە ناو دەبدرێت چونکە ئاگادار دەکاتەوە و هەڕەشە دەکات کە لەوانەیە بێتە لە باچوون. سەرەتا هەندێک خێنی کەم دەبینرێ. ئەگەر ئافرەتەکە پشوو برات و ئاسوودە بێت بۆ ماوەی 2 هەفتە ئەوە خێنەکە دەوەستێ و کۆرپەلەکە دەکەوێتەوە گەشە و هیچ کاریگەری لابەلاشی نابێت. 2. لە باچوونی گومان لێنەکراو الإجهاز المحتم بەو ناوە ناونراوە چونکە شتێکی گومان لێنەکراوە کەوا لە باچوون ڕوو دەدات. هیچ ڕێگەیەکی چارەسەریشی بۆ نییە. نیشانەکانی هاتنە خوارەوەی خێنێکی زۆری توند لەوانەیە بەردەوام بێ بۆ ماوەی 3 هەفتە هاوکار لەگەڵ بوونی ئازار لە خوارەوەی سک و پشت بەهۆی کرانەوەی ملی منداڵدان. ئەگەر منداڵدان هەموو پێکاتەکەی فڕێ بداتە دەرەوە ئەوە پێ دەڵێن لە باچوونی تەواو الإجهاز الكامل. ئەگەر منداڵدان نەیتوانی هەموو پێکاتەکان ناوەی فڕێ بدات ئەوە پێ دەڵێن لە باچوونی ناتەواو الإجهاض غير التام. لەو کاتەدا پێویستە هەموو ئەو پاشماوانە دەربهێنرێ. ئەگەر دەرنەهێنرا ئەوە بۆ گەن دەکات و هەوکردنیشی دێتە پاڵ. ئەو کات پێ دەڵێن لە باچوونی بۆ گەن بوو الإجهاز المنطن. ئەو پاشماوانە دەتوانرێت زۆر بە ئاسانی دەربهێنرێ بە نەشتەرگەرێکی سادە کە ناسراوە بە پاکردنەوە لای پزیشکان ناسراوە بە فراوانکردن و سووتان. التوسع والكوي هەوکردن و بۆگەنبوونەکەش پێویستی بە دەرمانی دژەتەن واتە دەرمانی دژە میکرۆبەکان هەیە. 3. لە باچوونی شاراوە الإجهاز المختفي. ئەو جۆرە لە باچوونە بەهۆی خوێنبەربوون دروست دەبێت لە ناو منداڵدان. بەمەش کۆرپەلە بێبەش دەبێت لە خواردن و دەمرێت. زۆر جاریش هەیە کۆرپەلە دەورە دەدرێت بە مادەی کلس کالیسیۆم پاش مردنی بۆ ماوەیەکی زۆر. دوای منداڵدان خۆی فڕێ دەداتە دەرەوە یان پزیشکەکان دەری دەهێن بەهۆی هۆرمۆنەکانی کە باسمانکردن لەسەرەوە ئۆکسیتۆسین و پرۆستاگلاندین یان بەهۆی ئەو نەشتەرگەرەی باسمانکرد فراوانکردن و سووتان. 4. لە باچوونی دووبارە بووەوە الإجهاز المتكرر. ئەگەر لە باچوون دووبارە بووە ئەوە لەسەر پزیشک پێویستە بگەڕێ بە دوای هۆیەکانی چونکە لەوانەیە بەهۆی نەخۆشیەکانی درێژخایەن بێ لە دایکەکە، ناتەواوی لە منداڵدان، فراوانی ملی منداڵدان، نەخۆشیەکانی بۆ ماوەی لەو کۆرپەلە هەیە. ئەگەر هەر هیچ هۆکارێکیش نەبوو بۆ ئەو هەموو لە باچوونانە ئەوە ئەو کات پێی دەڵێن لە باچوونی عادەتی الإجهاض المعتاد. لەو کات بیر لە کەمی هۆرمۆنی پرۆجیسترۆن دەکرێت وەک هۆکارێک بۆ ئەو لە باچوونە. ئەو جوورە لە باچوونە بە تاوان دانانرێ و هیچ گوناه و سزایەکی لەسەر نییە چونکە هیچیان بەویستی ئافرەتەکە نین. بەرگەی 4. لەباربردنی چارەسەری لاپەڕە 174 الإجهاز العلاجي إنها الحمل. پزیشکەکان چەند مەرجێکیان داناوە پێش ئەوەی بڕیاری لەباربردنی چارەسەری بدەن. لەو مەرجانە 1. واژووکردنی بڕیارەکە لەلایەن 2 پزیشک بە مەرجێ لە کەس و کار و خزمی دایکەکە نەبن.
2. ئامانجی سەرەکی لەباربردنەکە بۆ ڕزگارکردنی دایکەکە بێت. 3. پارێزگاری و بەرگریکردن بێت بۆ دایکەکە تاوەکو تووشی پشێوی جەستەیی و عەقڵی نەبێت. 4. بەرگریکردن بێت بۆ ئەو منداڵانەی ناو ئەو خێزانە کە پێشتر لەدایک بوونە تاوەکو تووشیان بە پشێوی جەستەیی و عەقڵی نەبێت. 5. پارێزگاری و بەرگریکردن بێت بۆ کۆرپەلە تاوەکو تووشی پشێوی جەستەیی و عەقڵی نەبێت. کردداری لەباربردنی چارەسەری بە چەند ڕێگایەکی جیا ئەنجام دەدرێت کە بەندە بە تەمەنی کۆرپەلە. لەو ڕێگایانەش یەکەم، ئەگەر تەمەنی کۆرپەلە لە 8 هەفتە کەمتر بوو ئەوە دەتوانین هەموو پێکاتەکانی ناو منداڵدان دەربهێنین بەهۆی کانیۆلا و سرنجی 5 میلیم. دووەم، ئەگەر کۆرپەلە لە تەمەنی 12 هەفتە بێت ئەو کات کردداری مژین بەکار دەهێنرێ. عەمەلیەت المەس لە کاریگەرە لابەلاکانی ئەو دوو جۆرە ڕێگایانە. ئەلیف، سەرنەکەوتنی کردداری لەباربردن فەشەل الئیجهاض. ب، خوێنبەربوون لە ناو منداڵدان. جیم، دیاردەی هەوکردنی کۆئەندامی زاوزێ زێ ملی منداڵدان. دال، بریندارکردنی کۆئەندامی زاوزێ. سێم، پێدانی ئافرەتەکە کە بڕێک لە هۆرمۆنی پرۆستاگلاندین بە ڕێگەی خوێنهێنەر ئەوەش پاڵەپەستۆیەکی زۆر دروست دەکات لە ناو منداڵدان، وا دەکات پێکاتەکانی ناو منداڵدان فڕێ بداتە دەرەوە. لە کاریگەرە لابەلاکانی ئەو ڕێگایە: ئەلیف، ڕشانەوە. ب، سکچوون. جیم، دڕانی ملی منداڵدان. دال، ئەو کردارە ماوەی 1 ڕۆژی دەوێت لەگەڵ ئازارێکی زۆر. چوارەم، ئەگەر کۆرپەلە لە تەمەنی 14 هەفتەدا بوو باشترین ڕێگە ئەوەیە گیراوەیەکی خەس بخرێتنەوە ئەو شلەی ئەمینیۆتیەکەی دەوروبەری کۆرپەلەی داوە، وەک 200 میلیم لە جیراوەی خێی چێشت. ملح الطعام. لایەنە خراپەکانی ئەو ڕێگایە: ئەلیف، لە ناوبردنی خانەکانی مێشک بەهۆی چڕی زۆری ئەو جیراوەیە. ب، میزگیران، انقطاع البول. جیم، سەرنەکەوتن لە تەواوپاکردنەوەی منداڵدان لە پێکاتەکانی ناوی. پێنجەم، نەشتەرگەری قەیسەری، العەمەلیەت القەیسەریە. لە هەموو تەمەنەکانی کۆرپەلە دەتوانرێت ئەنجام بدرێت. نەشتەرگەرێکی خێرایە، بەڵام کاریگەری لابەلای لەوایەنتر زیاترە گەر بە جوانی ئەنجام نەدرێت. بڕگەی پێنجەم، لە بارچوونی کۆمەڵایەتی تاوانباری، الئیجهاز الاجتماعی الجنایی، لاپەڕە 176. بێگومان لەو سەردەمەی ئێستامان لەباربردنی کۆمەڵایەتی زۆر زیاترە لە لەبارچوونی ئاسایی. دەرەنجامی ئەو فەسادە بەربڵاوەیە و بەدڕەوشتەی هەموو چینەکانی کۆمەلگای ڕۆژاوای گرتووەتەوە. ئەگەر ڕێگاکانی بربەسکاری نەبوونایە ئەوە ڕێژەی لەباربردنی کۆمەڵایەتی زۆر زیاتر دەبوو. هەروەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش 1430 ساڵ بەر لە ئێستا باسی ئەو دیاردە بەدڕەوشتەی بۆمان جێراوەتەوە بە وەسفێکی زۆر ورد و جوان و دەفەرمێ ڕۆژی دوایی نایە تاوەکو خەڵکە بەدەکان کە هیچ چاکە ناکەن و لە خراپەش دەست ناپارێزن، هەروەک گیانلەبەران لەسەر شۆستەی جادە و ڕێگە و بانەکان کاری جنسی دەکەن. پیاو دەچێتە لای ئافرەتێک و کاری جنسی خۆی ئەنجام دەدات، پاش ماوەیەک دەگەڕێتەوە لای هاوڵەکانی و دەست دەکات بە پێکەین و ئەوانش بە هەمان شێوە پێدەکەنن. ئەو فەرمودەیە ئیبنی عومەر ڕزای خوایان لەسەر بێت دەیگێڕێتەوە: لا تقوم الساعة إلا على شرار الناس من لا يعرف معروفا ولا ينكر منكرا ويتهارجون كما تهارج البهائم في الطريق. تمر المرأة بالرجل في الطريق فيقوم إليها فيقضي حاجته منها ثم يرجع إلى أصحابه فيضحكوا إليهم ويضحكون إليه. لروايتي تلدا هاتوا روجي دوای نایت تاوکو خلق وەکو ڕەشەوڵاغ کاری جنسی نەکەن لەسەر ڕێگە و بانەکان. لا تقوم الساعة حتى يتفاسد الناس تفاسد البهائم في الطرق. لەباربردنی کۆمەڵایەتی زیانی بۆ ئافرەتەکە و کۆمەڵگە زۆرە، چونکە ژمارەیەکی زۆر لە کۆرپەلە کە نەفسی بێتاوان بە هیلاک دەدرێت. لەگەڵ ئەو کردارە ژمارەیەکی زۆر لە دایکان گیانیان لەدەست دەدەن، یان تووشی نەزۆکی یان کێشەیەکی تەندروستی ڕوبەڕوو دەبێتەوە، چونکە ئەو جۆرە لەباربردنە تاوانی لەگەڵدایە و بە شێوەیەکی نەهێنی ئەنجام دەدرێت لە شوێنێکی دوور لە مەرجەکانی تەندروستی بە بەکارهێنانی کەلوپەلی پیس و نامووە، بەکارهێنانی دەرمانی کەلتوری یان بەهۆی پاڵەپەستوی زۆر خستنە سەرسکی ئافرەتەکە. ئەمانەش هەمووی هۆکاری زیانبەخش و ناپەسەندن. ئەوەی جێگەی سەرسوورمانە ئەوەیە کە لە کۆمەڵگەی ڕۆژئاوا بە هەموو شێوەیەکی لەباربردن بەکاردەهێنن، جا پێویست بێت یان نا. ئایا کۆرپەلەکە ئەندامەکانی خوڵخێنراوە یان نا؟ ئەوەش بووە هۆی دروستبوونی جۆرێک لە پشێوی لەناو کۆمەڵ بێ گوێدانە ئاین و خوڕەوشت، چونکە یاساکانی دەستکرد ملی شۆڕ کردووە بۆ هەوا و ئارەزووی یاسادارەژەکان و سەرکردە و پیاوەڕامیاریەکانی وڵاتە زلهێزەکان. لە کتابی
كتاب بحوث فقهية في مسائل طبية معاصرة. لرومانیا ژمارەی لەباربردن زۆر زیاتر بوو لە ژمارەی منداڵبوونی ئاسایی. وڵاتیش دوای ئاوردانەوە لەو ڕێژە زۆرەیە گەیشتە ئەو باوەڕەی کە ئەوە واتای خۆکوشتنی بە کۆمەڵە. ئەوەش وای کرد لە حکوومەت کە بڕیار بدات تەنها لەباربردنی چارەسەری پزیشکی ڕێگە بدات. هەروەها هانی ئافرەتانیدا بۆ ئەوەی منداڵیان ببێت. هەروەها پاداشتێکی مادیان دانا بۆ ئەو ئافرەتانەی کە منداڵیان دەبێت و مۆڵەتیشاندان بەکارکردن بە موچەی تەواو. لە بەریتانیا وای لێ هاتووە لەباربردن بۆتە بازارێکی بازرگانی و دەوڵەمەندبوونی خێرای لە ئەندازە بەدەر. بەندی سێەم ماکە خراپەکانی لەباربردن مضاعفات الإجهاز لاپەڕە 178. بڕگەی یەکەم ماکە خراپە هەنووکەیەکان المضاعفات الآنية لاپەڕە 178. ساڵانە 20 بۆ 30 میلیۆن کردداری لەباربردن ئەنجام دەدرێت لە جیهان بە شێوەیەکی شەرعی. مەبەستمان لە شەرعی ئەوەیە کەوا لەژێر چاودێری میر و سەرپەرشتی پزیشکی و لە نەخۆشخانەکان ئەنجام دەدرێن. هەروەها 10 بۆ 20 میلیۆن لەباربردنی ناشەرعی ئەنجام دەدرێت بێ ئاگاداری حکوومەت. تەنها لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا 1 میلیۆن پۆینت 4 لەباربردن ئەنجام دەدرێت. لەباربردن بێ زیان و بێ کاریگەریە لابەلایەکان نییە، گەل لە پێشکەوتوترین نەخۆشخانە و پێشکەوتوترین وڵات ئەنجام بدرێت. لەو کاریگەریە لابەلایانە یەک سەرنەکەوتن لە فراوانبوونی ملی منداڵدان بەمەش هەموو پێکهاتەکانی ناو منداڵدان نایەتە دەرەوە. 2. قلیشان و دڕانی منداڵدان. 3. خێنتێزانێکی توندی چینی ناوەوەی منداڵدان. 4. کاریگەری لابەلاکانی کلدەری بێهۆشکردن، بەنجکردن، سڕکردن. 5. خێنبەربوونی توند. 6. هەستکردن بە ئازارێکی زۆر لە کۆئەندامی زاوزێ و مەمک. 7. توشبوونی ئافرەت بە حەساسیە بەهۆی خێنوەرگرتن، دەرمانی بێهۆشی یان دەستگاکانی لەباربردن. 8. برین و ڕوشانی ئەندامەکانی ناوەوەی زاوزێ و ئەندامەکانی تر. بڕگەی دووەم ماکە خراپە دواکەوتوەکان المضاعفات المتأخرة لاپەڕە 179. 1. مانەوەی هێندە لە پاشکۆکانی سکپڕی. 2. توشبوونی ئافرەتەکە بە هەوکردن و نەزۆکی. 3. بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش بە شێوەیەکی پچڕ. 4. بەردەوامی سکپڕی و هەرسهێنانی کلداری لەباربردنەکە. 5. سکپڕی هێشۆیی. بڕگەی سێەم ماکە خراپە درێژخایەنەکان مضاعفات و طەویلەة الأمد لاپەڕە 180. 1. برینداربوونی ملی منداڵدان. 2. پێکەوەلکانی چینی ناوەوەی منداڵدان. 3. هەوکردنی درێژەخایەنی زێو منداڵدان. 4. خەمۆکی و پشێوی دەرونی و هەست بە گوناه و تاوانکردن بۆ ماوەی چەند هەفتەیەک یان چەند مانگێک یان زیاتر. بۆیە پێویستە پێش ئەنجامدانی ئەو کردارە ئافرەتەکە ڕێنمایی و ئامۆژگاری بکرێت تاوەکو لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بێت. بەندی پێنجەم هۆیەکانی مردن لە کاتی لەباربردن ئەسباب الوفات في الإجهاض لاپەڕە 180. 1. هەوکردنە بۆ گەنبووەکان بە تایبەتی پاش بەکارهێنانی دەستگای پاک نەکراوە لە کۆئەندامی زاوزێ. 2. جەڵتەی سیەکان جەڵتەة الڕیەویە و جەڵتەی هەوایی. 3. نسکۆی لە ناکاو الإغماء کاتی کرداری بێهۆشکردن العارض التەخدیری الفجائی. 4. خێنبەربوونی توند. 5. کەم تەرخەمی لە کرداری گواستنەوەی خێن. 6. توشبوون بە نەخۆشیە گوازراوەکانی ترسناک وەکو ئایدز، هەوکردنی جگەری ڤایرۆسی و زۆری تر. ڕێژەی مردن زیاد دەکات بە زیادبوونی تەمەنی کۆرپەلە بەرەو پێشەوە چوونی سکپڕی. ئەو کاریگەرە لابەلایانەمان باسکردن تەنها ئەوانن کەوا ڕوو دەدەن لە کرداری لەباربردن کە لە نەخۆشخانە تازەکان ئەنجام دەدرێن. لەژێر چاودێری پزیشکی پسپۆر بە ڕەزامەندی و بڕیاری 2 پزیشک، واژووی 2 کەسی نزیکی ئافرەتەکە، دیاریکردنی تەمەنی کۆرپەلە و باری تەندروستی ئافرەتەکە، دیاریکردنی جۆری نەشتەرگەری گونجاو. ئاخۆ دەبێت کاریگەریە لابەلاکانی ئەو لەباربردنە ئەنجام دەدرێن لە پەنا دەرگا داخراوەکانی ماڵان و کلینیکی پزیشکە بازرگانەکان بەدەستی ئافرەتانی نەشارەزا بەکارهێنانی کەلوپەل و دەستگای پیس، دەرمانی نەناسراو لەبارێکی دەرونی نالەبار. ئاخۆ دەبێت ڕێژەی مردن و کاریگەریە لابەلایەکان چەند زیاد بکات. ئایا ئەوەیە مافی ئازاری و سەربەستی بێسنووری ئافرەتان؟ ئایا لە کوێن مافپەروەرانی ئافرەت بۆ بەرگریکردن لەو هەموو شکاندنەوە بە کەمگرتن و ئازاردانی ئافرەتان؟ ئایا ئەو شوێنانە گونجاون بۆ گیان لەبەران تاوەکو گونجاو بێت بۆ ئافرەتان بۆ ئەنجامدانی ئەو کردارە ترسناکە؟
ئایا ئەو بارە دەرونیە گونجاوە کە ئافرەت لەو ماوەیەدا تێدا دەژیت؟ ئاخۆ ناپرسن چێ و چ بەرنامەیەک هۆکار و بەرپرسیارە بۆ ئەوەی ئافرەتان تووشی ئەو جۆرە لەباربردنە ببن؟ ئایا تێرکردنی ئارەزوویەکی کاتی کوور ئەو هەموو ئیهانە و دەردەسەر و نەهامەتی و ئەو بارە تەندروستی و دەرونیە نالەبارێ دەهێنێ؟ بۆیە داواکارم لە ئافرەتانی بەڕێز بەرنامەی ڕەسەن و پەسەند جیا بکەنەوە لە بەرنامەی قەڵپ و نامە و ناپەسەند. دۆست و دوژمنی خۆیان بناسن، ئارەزووی کاتی لەگەڵ خۆشی دنیا و دواڕۆژ لێکەڵ نەکەن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی دووەم، حکمی لەباربردن لە ئیسلامدا. بەندی یەکەم، ڕای زانایانی مەزەهبەکان لەسەر لەباربردنی چارەسەری. بەندی دووەم، ڕای زانایانی سەردەم لەسەر لەباربردنی چارەسەری. بەندی سێم، چارەسەری کێشەی لەباربردن. بەندی یەکەم، ڕای زانایانی مەزەهبەکان لەسەر لەباربردنی چارەسەری. لاپەڕە 185. 1. ڕای شافعیەکان. لاپەڕە 185. لە کتێبی نەهایەت المحتاج لە ڕەملیدا هاتووە زانایان ڕای جیاوازیان هەیە لەسەر لەباربردن پێش 40 ڕۆژ. کۆمەڵێکیان دەڵێن حکمی لەباربردن هەمان حکمی زیندە بەچاڵی لەسەر نادرێ. کۆمەڵی دووەم دەڵێن حورمەتی خۆی هەیە، نابێت لەناو بردرێ و بهێندرێتە دەرەوە پاش جێگیربوونی لەناو منداڵدان بە پێچەوانی بربەستکاری. ئیمامی غەزالی لە زاناکانی شافعیە دەڵێت بربەستکاری وەک لەباربردن و زیندە بەچاڵ نییە، چونکە لەباربردن و زیندە بەچاڵ لە ناوبردنی شتێکە کە بوونی هەیە. ئەویش چەند پلەیەکی هەیە. پلەی یەکەم بە یەکگەیشتنی هێلکە و سپێرمە و جێگیربوونی لەناو منداڵدان و ئامادەگی بۆ چوونە ناو ژیان لە ناوبردنی تاوانە. ئەگەر گەیشتە پلەی هەڵواسراوە و گۆشتە جووراوە ئەوە تاوانەکە زیاتر دەبێت. ئەگەر گەیشتە قۆناغی خوڵقان و هاتنەبەری ڕوح و گیان ئەوە تاوانەکەی زۆر زیاتر و گەورەترە. گەورەترین تاوانش ئەوەیە کاتی دابچڕانی کۆرپەلەیە لە منداڵدان بە زیندویی. 2. ڕای حەنەفیەکان. لاپەڕە 185. لە کتێبی ڕەد المحتار على الدر المختار داهاتووە ئایا لەباربردن دوای سکپڕی ڕێگە پێدراوە؟ بەڵێ، مباحە مادام نەخوڵقاوە. خوڵقانیش نابێت تاوەکو نەگاتە 120 ڕۆژ. ئەوان مەبەستیان خوڵقانی ڕوح و گیانە. لە کتێبی ئەلفەتاوی الخانیە داهاتووە لەباربردن پێش هاتنی ڕوح و گیان بێهۆ نابێت، دوای هاتنی ڕوح و گیان هەرگیز نابێت. ئەگەر لەبار بردرا ئەوە دیەی غوڕەی دەکەوێتە سەر. ئەلغوڕە. 3. ڕای مالیکیەکان. لاپەڕە 186. لە کتێبی الشەرح الکەبیر للدەردیری داهاتووە نابێت ئەو ئاوەی بۆتە پێکهاتە لەناو منداڵدان بهێنرێتە دەرەوە هەرچەندە پێش 40 ڕۆژیش بێت. ئەگەر ڕوح و گیانیشی هاتە بەر ئەوە حرامە بەڕای سەرجەمی زانایان. 4. ڕای حەنبەلیەکان. لاپەڕە 186. لە کتێبی ئەحکام النساء داهاتووە لەباربردنی ئەنقەس پێچەوانەی ویستی خوایە مەگەر لە سەرەتای تەمەنی بێت پێش هاتنی ڕوح و گیان. بەڵام دوای ڕوح و گیان تاوانێکی گەورەیە، چونکە کۆرپەلە بەرەو تاوبوون و پێگەیشتن دەڕوات. تاوانی پێش ڕوح و گیان کەمترە لەوەی دوای ڕوح و گیان. هەروەها دەڵێن لەباربردن دوای ڕوح و گیان وەک کوشتنی ئادەمیزادێکی باوەڕدارە. 5. ڕای زاهیریەکان. لاپەڕە 187. لە کتێبی ئەلموحلی داهاتووە لەباربردنی بە ئەنقاس خێنێکی بچووکی لەسەرە، دیەت الغوڕە، ئەگەر پێش هاتنی ڕوح و گیان بوو. بەڵام دوای هاتنی ڕوح و گیان ئەوە غوڕە و کەفارەی لەسەرە. الغوڕە والکەفارە. ئەگەر بە ئەنقەسیش بوو ئەوە تۆڵەسەنەوەی لەسەرە یان فیدیەی ماڵی. القیساس ئەو الفیدیەت المالیە. دوای هێنانەوەی ڕای زانایانی مەزەهبەکان دەگەینە ئەو ئەنجامانەی خوارەوە. 1. ئیمامی غەزالی لە شافعیەکان، هێندێ لە حەنەفیەکان، مالیکیەکان، زاهیریەکان لەسەر ئەو ڕایان کەوا لەباربردن حرامە هەرچەندە ئەگەر کۆرپەلە لە قۆناغەکانی سەرەتای ژیانیدا بێت واتە پێش 40 ڕۆژ بێت پێش هاتنی ڕوح و گیان بۆ ئەو بوونەوەرە نوێیە. بەڵام زانایان ڕایان جیاوازە دەربارەی ئەوەی ئایا ڕوح هاتبەری ئەو بوونەوەرە لە دوای 40 ڕۆژە یان لە دوای 120 ڕۆژە. شافعیەکان دەڵێن 40 ڕۆژە، حەنەفیەکان دوو ڕای جیاوازیان هەیە، هێندێکان دەڵێن 40 ڕۆژە و ئەوانی تر دەڵێن 120 ڕۆژە. بەڵگەی زانایان لەسەر ئەوەی کەوا هاتنەبەری ڕوح بۆ کۆرپەلە دوای 40 ڕۆژە یان 120 ڕۆژە ئەمانن. لە ئیبنی مەسعود ڕەزای خۆی لەسەر بێدەژێرنەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی کە ڕازگۆترینی ڕازگۆیانە هەر یەکێکتان لە سکی دایکیدا کۆ دەکرێتەوە لە ماوەی 40 ڕۆژ، دوایی دەبێتە هەڵواسراوە بە هەمان شێوە، دوایی دەبێتە گۆشتە جووراوە بە هەمان شێوە، پاشان خوای گەورە فریشتەیەک دەنێرێ فەرمانی 4 وشەی پێدەکات کە بینووسێ کاری ڕزق و ڕۆزی خۆشبەختە یان ماندووە، پاشان ڕوح و گیانی دێتە بەر.
أن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما ثم يكون علقة مثل ذلك ثم يكون مضغة مثل ذلك ثم يبعث الله ملكا يؤمر ب4 كلمات ويقال له اكتب عمله ورزقه وشقي أو سعيد ثم ينفخ فيه الروح. أو فرمودي وای کردو زۆربەی زانایان لەگەڵ ئەو ڕایە دابن کەوا کۆرپەلە چل ڕۆژ دڵۆپە ئاوێکە، چ ڕۆژی تر هەڵواسراوەیە کە چ ڕۆژی تر گۆشتە جوراوەیە، پاشان ڕوح و گیانی دێتە بەر. بەمەش تەمەنی کۆرپەلە دەگاتە 120 ڕۆژ. بەڵام کۆمەڵی دووەم لە زانایان دەڵێن هاتنەبەری ڕوح لە چ ڕۆژی یەکەمە بە بەڵگەی ئەو فەرمودەیە لە ئەبوو حوزەیفەی کوڕی ئوسەیدی ئەنساری ڕەزای خوای لەسەر بێت دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەگەر 42 ڕۆژ بەسەر دڵۆپە ئاو تێپەڕی خوای گەورە فریشتەیەکی بۆ ڕەوانە دەکات و شێوەکەی دیاری دەکات، جوێی چاوی پێستە گۆشت ئێسقانەکانی دەخوڵقێنێ، پاشان دەڵێ ئەی خوایە نێرینەیە یان مێینە ئیدا مەڕ بالنطفة 42 ليلة بعث الله إليها ملكا فصورها وخلق سمعها وبصرها وجلدها ولحمها وعظامها ثم يقول أي ربي ذكر أم أنثى. زەمەلکانی دەڵێ ئامرازی نیشانە لە فەرمودەیە کە بریتیە لە بە هەمان شێوە مثل ذلك نابێت دووبارە بکرێتەوە، نەبۆ 40 ڕۆژەکان و نەبۆ سکیدەیەک، بەڵکو ئەو ئاماژەکردنە بۆ هەموو خوڵقاندن نەوەک بۆ 40 ڕۆژەکان. واتە یجمع في بطن أمه واتای ئەوەیە بە مەحکەمی دەخوڵقێنردێ و تەواو دەبێت. هەروەک چۆن لە زمانی عەرەبی دەڵێن پیاوێکی کۆکراوەیە، واتە هەموو سفاتی خوڵقاندنی تێدایە. دوو کۆمەڵی زانان لەگەڵ ئەوان کەوا لەبار بدەن حرامە پاش هاتنەبەری ڕوح. ئەگەر 4 مانگ بەسەر سکپڕیدا تێپەڕی پاش هاتنەبەری ڕوح، باری نەخۆشی پێویستیشیان هەڵنەوێردووە، ئیستیسنایان کردووە تاوەکو ئافرەت تووشی زیان نەبێت، بەڵکو گوتویانە دەبێت دیە بدرێت ئەگەر بە زیندوی بێتە دەرەوە، خێنی غوڕەی لەسەرە ئەگەر بە مردووی بێتە دەرەوە، چونکە ئەوە تاوانە بەرامبەر یەکێکی زیندوو. هێندە لە زانایان لەباربردنیان بەجایزدا نەناوە، هەتا ئەگەر بێتە هۆی مردنی دایکەکەش، هەروەک لە کتێبی فتاوی الخانیە داهاتووە ئەگەر کۆرپەلە نەتوانرا لە سکیدەیەکی بهێننە دەرەوە تەنها بەوەی نەبێت کە پاچە پاچەی بکەن، گەر ئاواش نەکەن دایکەکە دەمرێت. دەڵێن ئەگەر کۆرپەلەکە مردبوو ئەوە هیچ کێشەی تێدا نییە، بەڵام گەر زیندوو بوو ئەوە ئەو کارە جایز نییە، چونکە گۆشتی نەفسێک حرامە لە پێناوی مانەوەی نەفسێکی تر بێ ئەوەی تاوانی ئەوی تێدا بێ، ئەوەش کارێکی پوچەڵە. بەندی دووەم ڕای زانایانی سەردەم لەسەر لابردنی چارەسەری لاپەڕا 189. 1. ڕای زوحەیلی لاپەڕا 189 گوتەی ڕاجح ئەوەیە کە لە باربردن جائیز نییە هەر لە سەرەتای سکپڕی و خوڵقاندنی کۆرپەلە، تەنها بۆ پێویستێکی وەک نەخۆشیێکی کوشەندە، نەخۆشی گوازراوەی وەک کسیل، شێرپەنجە، نەمانی شیر بۆ منداڵە ساواکەی لەبەر ئەو سکپڕیەی ئێستا پیاوەکەش توانای ئەوەی نییە دایەنێکی بۆ بگرێت، بەمە ژیانی منداڵەکە دەکەوێتە مەترسیەوە. هەروەها دەڵێ من هەمان ڕای ئیمام غەزالیم هەیە کە دەڵێت لە باربردن هەر لە یەکەم ڕۆژی سکپڕیەوە وەک ئەوەیە کە زیندە بەچاڵی نەفسێکی کردبێ کە بوونی هەیە. 2. ڕای بوتی لاپەڕا 190 حکمی ڕاجح لە بابەتی لەباربردن ئەوەیە کە زانایانی شافعی و حەنەفیەکان لەسەری ڕێککەوتون، ئەویش ئەوەیە کە جائیزە لە باربردن ئەگەر لە پێش 40 ڕۆژی تەمەنی کۆرپەلە بکرێت، ئەویش ئەو ماوەیە کە خوڵقانی کۆرپەلە دەست پێ دەکات، بەمەرجێ ئەو سکپڕیە لە ئەنجامی نیکاحێکی دروست هاتبێ، هاوسەرە ئافرەتەکەش ڕەزامەندی هەبێ، لەلایەن پزیشکێکی متمانە پێکرا و بڕیاری ئەوە هەبێ کە ئەو لە باربردنە زیانی نییە. 3. ڕای مەحموود شەڵتوت لاپەڕا 190 ئەگەر سەلمێنرا لە ڕێگەیەکی باوەڕپێکراوە کە مانەوەی کۆرپەلەی زیندوو بێگومان هۆکار دەبێ بۆ مردنی دایکی، شەریعەتیش بە گوێرەی بنەماکانی فەرمان دەدات بە هەڵبژاردنی کەمترین زیان، چونکە مانەوەی کۆرپەلە واتە مردنی داکەکە، هیچ چارەش نییە تەنها لە باربردن نەبێ، دایکەکەش ئەسڵە و ژیانی جێگیرە، بۆیە کۆرپەلە لە پێناوی ئەودا لەبار دەبردرێت. 4. ڕای سەید سابق لاپەڕا 190 پاش جێگیربوونی دڵۆپە ئاو لە ناو منداڵدان جائیز نییە لە باربردن پاش 120 ڕۆژ، چونکە دوای ئەو ماوەیە لە باربردن تاوانە، دەکرێت دژی نەفسێک و سزای دەکەوێتە سەر لە دنیا و 2 ڕۆژ، بەڵام لە باربردن پێش ئەو ماوەیە 120 ڕۆژە جائیزە ئەگەر هۆکارێکی پێویست هاتە پێشەوە. 5. ڕای یوسف قەرزاوی لاپەڕا 191 لە بنەڕەتی شەریعەتدا لە باربردن حرامە،
لەگەڵ گەورەبوونی تەمەنی کۆرپەلە و جێگیربوونی ژیانی حرامبوونەکەش گەورەتر دەبێت. هەموو زانایان لەگەڵ ئەوان ئەگەر کۆرپەلە ڕوح و گیانی لەبەر بوو ئەوە بۆ موسڵمان نییە ئەو کارە ئەنجام بدات، چونکە تاوانە دژی نەفسێکی زیندوی تەواو ژیان دیاری کراو. هەر بۆیە وتویانە ئەگەر سکەکە لەبار بردرێت و کۆرپەلە بە زیندوی هاتە دەرەوە ئەوە دیەی لەسەرە، ئەگەر بە مردویش هاتە دەرەوە ئەوە سزایەکی ماڵی لەسەرە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەندی سێەم چارەسەری کێشەی لەباربردن لاپەڕە 191. پێش ئەوەی باسی چارەسەری کێشەی لەباربردن بکەین وان بە پێویست زانی کەوا هێندی وردەکاری هەیە دەربارەی چۆنێتی خوڵقانی کۆرپەلە باسییان بکەم، تاوەکو هەر بڕیارێک دەدرێت دەربارەی لەباربردن لەسەر بنەمایەکی زانستی بێت. ئەو زانیاریانەی کە لەو بەندەدا باسییان دەکەم لە لای پزیشکانی شارەزا شاراوە نییە، بەڵام بەداخەوە ئەو وردەکاریانە لە خوڵقانی کۆرپەلە بە گرنگ بەرچاو ناگرن لەبەر کەمبیرکردنەوەیانە لە گەورەی ئەو کردارەی خوای گەورە کە چۆن هێلکە و سپێرمە هەر لە یەکەم ساتی نزیک بوونەوەیان بە بەرنامەیەکی زۆر ورد و داڕێژرا و پیتێن دەکەن و دوایی ئەو کیانە نوێیە بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر کارەکانی خۆی ڕێک دەخات تاوەکو خۆی هەڵدەواسێ بە دیواری منداڵدان. لە هەر گۆڕانکاریەکیش لە قۆناغەکانی ژیان یەکێک یان زیاتر لە هۆرمۆنەکان کار ئاسانی بۆ دەکەن و لە خزمەتیدان تاوەکو دەگاتە قۆناغی دوایی کە لەدایک بوونە. لەگەڵ هەر گۆڕانکارێکیش کە لە تەمەنی ئەو کۆرپەلەیە ڕوودەدات ئەوە گۆڕانکاریش لە جەستە و دەرونی دایکەکەش ڕوودەدات و ئاسانکاری و دابینکردنی ژیانی ئەو بوونەوەرە تاوەکو هاتنە دەرەوە بۆ ژیانی دنیا. یان پزیشکان ئەو خاڵانە دەزانن بەڵام بەرژەوەندی مادی وای لە هێندێکیان کردووە هەر گرنگی بەو کردارە سەرسوڕهێنەرە نەدەن وەک کردارێکی سروشتی تەماشای بکەن وا دەزانن هەروەک کرداری گەشە و گەورەبوون و گەڕانەوەی هێندێک لە شانە و خانەی شوێنەکانی ترە وەک ماسولکە و ئێسقان و ئەندامەکانی تر کاتێ تووشی بەبڕین و لابردن دێت بەهۆی ڕووداوێکی دەرەکی یان نەشەرگەری. ئەوەش چاک دەزانێت کەوا نییە یان نازانێت خۆشی هەر بەو ڕێگەیە خوڵقێنراوە و بۆتە کیانێکی سربەخۆ و کاریگەر. ئایا نازانێ ئەو بوونەوەرە نوێیە لەوانەیە بەیانی کاتێ بێتە دنیا وەک ئەو نابێ یان لەو گرنگتر و پایەبەرزتر و کاریگەرتر نابێ یان نابێتە هۆکاری گۆڕینی زۆرش لە ژیانی مرۆڤایەتی چۆن وا بە ئاسانی بڕیاری لەناوبردنی دەدات. بە هەمان شێوە زانایانی ئاینی بێ ئەوەی زانستی پزیشکیان هەبێ لەسەر ئاەتەکانی قورئان فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیار لەسەر ئەو جۆرە کارانە دەدەن. نازان ئەو گۆڕانکاریانەی لەو کردارە ڕوودەدات بۆ خۆڵقاندنی پیرۆستترین بوونەوەرە کە ئادەمیزادە ئایا نازان لای خوا چەند بەڕێز و گەورەیە؟ ئایا لە پیرۆستترین شوێن لەسەر زەوی کە ماڵی خوا خۆیەتی پیرۆستتر نییە؟ ئایا لە جوانترین شێوە و دیمەن دروست نەکراوە؟ ئایا لە ڕۆحی خوای گەورە فویتیان نەکراوە؟ وەک برایەکی بچووکتان داواکارم و هیوادارم لە هەردوو کۆمەڵ پزیشکان و زانایانی ئاینی بە هاوکاری یەکتری و تاوتوێکردنی بابەتەکە بە بەڵگەی پزیشکی و زانست و شەرعی ڕەسەن و متمانە پێکراو بڕیاری ئەو کارە بدەن تاوەکو تووشی تاوانی دنیایی و سزای دواڕۆژ نەبن. خوای گەورە فەرموویەتی وذەکر فإن الذکرى تنفع المؤمنین. سوڕەی ئەذاریات ئاەتی 55. هەروەها پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم دەفەرمێ دین بریتیە لە ئامۆژگاری. الدین نصیحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. بڕگەی یەکەم هێندێک خاڵی شاراوە لە کرداری خوڵقانی کۆرپەلە لاپەڕە 193. ئەو خاڵەی کە بۆتە هۆکاری کێشە و جیاوازی ڕایەکان لە نێوان زانایان ئەوەیە ئایا هاتنەبەری ڕۆح لە دوای 40 ڕۆژە یان لە دوای 120 ڕۆژە. ئەو بوونەوەرە هەڵسوکەوتی وەک ڕۆح لەبەر و گیان لەبەر وایە هەر لە سەرەتای ڕۆژەکانی یەکەمی ژیانی چونکە خۆی ئامادە دەکات کە لە پاشە ڕۆژێکی کورت ببێتە ئادەمیزادێک وەک ئەوانەی دەیانەوێ بڕیاری کوشتنی بدەن. هەروەک شاراوە نییە لای کەستان کە دوای ئەوەی هێلکە پیتێنرا دەست دەکات بە دابەشبوون پاش گەیشتنە 32 خانە پێی دەڵێن شێوە ئەتوتە کە خانەی ناوەکی و دەرەکین پاشان بۆشایی ناوەوەی ئەو شێوە توتە پڕ دەبێت لە شلە ئەو کات پێی دەڵێن گۆی میکرۆبی تورەکەی میکرۆبی. خانەکانی ناوەوە دەگۆڕێن بۆ خانەی کۆرپەلە و خانەکانی دەرەوەش دەگۆڕێن بۆ بخۆرەخانە و لە دواییدا دەگۆڕێ بۆ وێڵاش. خانەکانی دەرەکی دەگۆڕێن بۆ 2 خانەی جیاکەرەوەی تایبەتمەند. یەکەم خانە بخۆرەکان ئەلخەلایە ئەلئاکلە لاپەڕە 193.
بەهۆی ئەو خانانەوە شێوەتوو دەتوانێت خۆی هەڵواسێ بە دیواری منداڵدانەوە کە بە شێوەیەکی لەسەرخۆ خۆی دەخزێنێتە ناو دیوارەکە تاوەکو دەگاتە قوڵایی لینجەچین و دەریاچەکانی خێن. ئەو کردارە ناسراوە بە تێخزانی سەرەتایی کە 4 ڕۆژ دەخایێنێ، بەڵام بۆ ئەوەی بە تەواوی خۆی هەڵواسێ ئەوە 8 ڕۆژ دەخایێنێ. هەر لەو کاتەوە هەڵواسراوە دەست دەکات بە ڕژاندنی هۆرمۆنی هەندەری هۆرمۆنی سکپڕی. دووەم، بخۆرەخانەی دەنگدار الخلايا المخلاوية الآكلة لاپەڕە 193 دەست دەکات بە کردداری هەرس و مژینی خۆراک، ڕژاندنی هۆرمۆنی هەندەری هۆرمۆنی سکپڕی. ئەوەی بۆ بابەتەکەی ئێمە گرینگە ئەوەیە کە ئەو جۆرە خانەیە ئەو هۆرمۆنە دەڕژێنن تاوەکو ئەو هەڵواسراوە بەردەوام بێت لە ژیان و کردداری سکپڕیەکەش بگاتە قۆناغەکانی کۆتایی. ئەو هۆرمۆنە HCG دەبێتە هەندەرێک بۆ زەردەتەنی ناو هێلکەدان تاوەکو هۆرمۆنی سکپڕی پرۆجیسترۆن دەربدات، واتە ئەو هۆرمۆنە هەندەر و هاوکاری زەردەتەن دەکات بۆ ماوەی 2 مانگ کاری خۆی جێبەجێ بکات. ئەویش ڕژاندنی هۆرمۆنی سکپڕیە. لە هەمان کاتدا لە ماوەی ئەو 2 مانگەدا وێڵاش تەواو گەشە دەکا و شوێنی زەردەتەن دەگرێتەوە لە ڕژاندنی هۆرمۆنی سکپڕی. لێرەوە گرنگی ئەو هۆرمۆنەمان بۆ دەردەکەوێت لە سەرەتای ژیانی هێلکەی پیتێنراو بەوەی 1. ئەگەر ئەو هۆرمۆنە نەبوایە ئەوە هەڵواسراو نەیدەتوانی لە ژیان بەردەوام بێت. 2. ئەو هۆرمۆنەش دوای 8 ڕۆژ لە ناو خێنی دایک دیار دەکەوێت، دوای 10 ڕۆژیش لە ناو میزی دایک دیار دەکەوێت. ئەوەش باشترین بەڵگەیە لە سەربوونی سکپڕی لە ڕۆژانی سەرەتای ژیانی کۆرپەلە. ئەو هۆرمۆنەش لە ناو خێنی دایک دەمێنێ بە ئاستی جیاجیە تاوەکو کۆتایی گشت قۆناغەکانی سکپڕی. ئەگەر ڕێژە و ئاستی ئەو هۆرمۆنەدا بەزی لە خێن ئەوان نیشانەیە لەسەر ڕوودانی لەبارچوون یان واتای سکپڕی لە دەروی منداڵدان دەگەیەنێ. ئەگەر ڕێژەی ئەو هۆرمۆنەش بەرز بۆوە لە ناو خێن ئەوە نیشانەی چەندە سکپڕی، جمکە یان سکپڕی هێشۆیی یان سەرهەڵدانی خانەی شێرپەنجەیە لە ناو جەستەی کۆرپەلە. ئەوە نیشانەی چەندە سکپڕی، جمکە الحمل المتعدد یان سکپڕی هێشۆیی الحمل العنقودی یان سەرهەڵدانی خانەی شێرپەنجەیە لە ناو جەستەی کۆرپەلە سەرەتان المەشیمە دەگەیەنێ. لەو گۆڕانکاری و پێشکەوتنانە بۆمان دەردەکەوێت کۆرپەلە هەر لە سەرەتای ژیانی لە قۆناغی هەڵواسراوە هۆرمۆنی تایبەتی خۆی هەیە. ئەگەر ئەو هۆرمۆنەش نەبوایە ئەوە شتێک دروست نەدەبوو بە ناوی سکپڕی. هەر بۆیە بۆ هۆرمۆنە وتراوە هۆرمۆنی سکپڕی پرۆجیسترۆن. هەر لە سەرەتای دەرکەوتنی هۆرمۆنی HCG لە ناو خێن و لە ناو میز هەر وەک ئەوە وایە کۆرپەلە لە سەرەتای ژیانی بە زمان حاڵی خۆی پێمان ڕادەگەیەنێ کەوا چاودێری خۆی و دایکەکە بکەن و ئاگاداریشمان دەکاتەوە کەوا ئەو خوڵقاندنی دەستی پێکردووە بە فەرمانی خوا. ئەو ڕێگەی بۆی دانراوە لەسەری دەڕوات بە گوێرەی بەرنامەیەکی داڕێژراو هەر وەک ئەوەیە کە پێمان ڕادەگەیەنێ و دەڵێ ئەوە تا نابینن هۆرمۆنی تایبەتی خۆم هەیە، هەر بەهۆی ئەو هۆرمۆنەشەوە دەتوانن بزانن ئافرەتەکە دایکمە سکپڕی هەیە یان نا. هەر وەک لە بەشی دووەم باسمان کرد کەوا قۆناغەکانی خوڵقاندن دەکرێت بە 3 بەشی سەرەکی. قۆناغی یەکەم بە کورتی لە قۆناغەدا هێلکەی پیتێنراو دەست پێ دەکات بە دابەشبوون و گەشەکردن، ڕژاندنی هۆرمۆنە پێویستەکانی بەردەوامی ژیانی. ئەو قۆناغە بەردەوام دەبێت تاوەکو سەرەتای پێکهاتنی ئەندامەکان و جیابوونەوە و تایبەتمەندی خانە و شانەکان 2 مانگ دەخایێنێ. لەو قۆناغەدا جوڵەی هەڵگیرا و ئەلحەمیل تەنها جوڵەیەکی پێگەیشتن و گەشەیە حرەکەت و تەکوینیە ئەو تەطویریە بەهۆی زۆربوونی ژمارەی خانەکان، واتە جوڵەی تەنها جوڵەیەکی دیارکراوی سنووردارە و لە چوارچێوەی تەسکدایە، ناتوانێت وەڵامی کاریگەرەکان و هەستەکانی دەرەوە بداتەوە، ناتوانێت خۆی بجوڵێ بە هیچ شێوەیەک تەنها بەهۆی جوڵانەوەی دایکی نەبێت. قۆناغی دووەم ئەو قۆناغەش 2 مانگ دەخایێنێ، تێیدا ڕۆح و گیان دێتە بەر ئەو بوونەوەرە نوێیە. لە هەمان کاتدا لە ئەندامەکان تایبەتمەندی و جیابوونەوە و خوڵقان دەست پێ دەکات. ئەوەش واتای ئەوەیە بەهۆی بەخشینی ڕوحە لای خوای گەورە. اینجا خانە و شانەکان تایبەتمەندی وەردەگرن و هەر یەکەیان جیا دەبێتەوە بۆ ئەوەی شێوە و کاری تایبەتی خۆی وەربگرێ و ببێتە ئەندامێکی سربەخۆ وەک دروستبوونی دڵ، چاو، گوێ، ئەندامەکانی تر. واتە دروستبوونی ئەندامەکان لە سەرەتای هەفتەی نوێیەم دەست پێ دەکات و لە کۆتایی هەفتەی 16هەم هەموو ئەندامەکان تەواو دروست دەبن، التەکامل. هەر وەک لە فەرمودەکاندا هاتووە و خوای گەورەش لە قورئانی پیرۆز فەرموویەتی ثم جعل نسله من سلالة من ماء مهين ثم سواه ونفخ فيه من روحه
وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. سورة السجدة آياتي 8 و 9. قۆناغی سێیەم لەو قۆناغەدا کۆرپەلا کەسایەتێکی تایبەتە لە ڕووی شێوە و پێکاتە و ڕەگەزەوە لە خەڵکانی تر جیا دەکرێتەوە. لە هەمان کاتدا فەرمان بە ڕوح دەکرێت بە لێکگرێدانی کاری ئەندامەکان و پێوەستکردنیان بە مێشکەوە. بەمەش کۆرپەلە وەڵامی هەستە دەرەکی و ناوەکیەکان دەداتەوە، دەبیستێ و دەجوڵێتەوە بە بیستی خۆی، دەخەوێ و بە ئاگا دەبێ، دەست بە پەتی ناوکەوە دەگرێ، هێندێ جاریش لێی ئەمنیۆنی دەمژێ و هەتا دوایی. هەروە خوای گەورە دەفەرمێ ثم أنشأناه خلقا آخر. سورة المؤمنون آياتي 14. واتە لە قۆناغی دووەم دەچێتە قۆناغی سێیەم کە زۆر لێک جیاوازن. ئەو گۆڕانکاریانەش واتای ئەوەیە کۆرپەلە لە قۆناغی سستی دەچێتە قۆناغی چالاکی. هەرچەندە پێش ئەو قۆناغەش لە ژیاندا بوو، بەڵام بەهۆی هاتنەبەری ڕوح کە لە دوای ڕۆژی 42ەوە نەوەک 120 ڕۆژ هەر وەک لە فەرمودەکاندا هاتووە و لە زانستی پزیشکی کۆرپەلەزانیش بە هەمان شێوە سەلمێنراوە کەسایەتی خۆی وەردەگرێت و لە کەسانی تر ناچێت. هەموو سپێتەکانی جەستەیی و عەقڵی خۆی دەبێت. ئەو ڕوحەی کە وەری گرتووە کەسی تر تێدا بەشداری ناکەن، ئەوە بۆ کەسی تر کۆپی ناکرێتەوە، لەبەری ناگیرێتەوە. پاش ئەو کولتەباسەی قۆناغەکانی خوڵقاندن دەگەینە ئەو ڕاستەقینە زانستیانەی خوارەوە. 1. هەڵگیرا و الحەمیل الجنین غیر الناضج پێش هاتنەبەری ڕوح بوونەوەرێکە دەجوڵێتەوە لە سنوورێکی دیاریکراوی تەسک، بنەمای خەلق و پێشکەوتن و گەشە وەردەگرێت. هەر دەستێوەردانێک لەو کردارەدا ڕێژراوە بۆ تێکدانی ئەو گیانە نوێیە لەناو ئەو شوێنە گونجا و جێگیرە، ئەوە بڕیاری مردنە بۆی دەردەکرێت. 2. ڕوح نهێنێکی خواییە لە ژیان، فوویەکی خواییە دەکرێتە بەری بوونەوەرەکان تاوەکو بێنە ڕێزی زیندوان. ڕوح نیشانەی جوڵاوەی بوونەوەرە، هاتوێتە خوارەوە لە سەرچاوەیەکی هەمیشە زیندوو بۆ ناو جەستەی ئادەمونەوەکانی. واتە ڕوح فەرمانێکی خواییە، پەیوەندیدار بە خۆی گەورە. هەر کات لە قورئان باس کراوە پێوەست کراوە بە خودا. هەر ڕوحیشە هۆکاری سەرەکی خوڵقان و تایبەتمەندی ئەندامەکان، هەر ئەویشە هۆکاری جوڵە و کارەکانیان، هەر بەهۆی ئەویشەوە پەیوەندی لەگەڵ دەوروبەر دەکات. لەبەر ئەو ڕاستەقینە زانستیانە بە هەموو یەقینەوە دەڵێم کەوا کۆرپەلا هەر لە سەرەتای ژیانی کیانێکی سربەخۆیە و کەسایەتی خۆی هەیە، بۆیە لەباربردن جائیز نییە مەگەر لەبەر هۆکارێکی زانستی زۆر پێویست نەبێت. ڕوونی دەکەینەوە لە لاپەڕەکانی داهاتوو، چونکە دەستێوەردانە لە مخلوقاتی خوا لە ناوبردنی میلیۆنەها خانەیە. تێکدانی کیانێکە خوای گەورە بڕیاری لەسەرداوە ڕوح و گیانی بۆ ناردووە. بنبڕکردنی نەوەکانە بە بۆچوون ئێمەش لەباربردن لە پێش هاتنەبەری ڕوح و دوای هاتنەبەری ڕوح یەکسانە لە ڕووی جایز نەبوونەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بڕگەی دووەم، وەڵامی هۆکار و پاساوەکانی لەباربردن، لاپەڕە 198. هۆکار و پاساوەکانی لەباربردن کە زۆربەی پزیشکان و زانایان لەو خاڵانە خۆی دەبینێتەوە، ئێمەش لای خۆمان وەڵامی ئەو خاڵانە دەدەینەوە. 1. ئافرەتەکە لەبارێکی نالەبارە و ژیانی کەوتۆتە مەترسیەوە. 2. ئەگەر ئەو سکپڕیە بەردەوام بێت، ئەوە لە دوای خۆی ئافرەتەکە بە تەندروستێکی نالەبار جێدەهێڵێت. 3. ئەگەر ئافرەتەکە منداڵی شیرەخۆرەی هەبوو، ئەوە ژیانی دەکەوێتە مەترسیەوە. 4. ئەگەر پزیشک وای گومانبەر کە ئەو کۆرپەلەیە بە شێواوەیی بۆ ماوەی لەدایک دەبێ و کەس نییە شیری بداتی و خزمەتی بکات. 5. کۆرپەلەکە بە نەشتەرگەری لەدایک دەبێت یان دایکەکە بە بێهێزی و کەمتوانایی دەهێڵێتەوە. وەڵامی ئەو ئەگەرانەی سەرەوە دەدەینەوە بە پشتیوانی خوا. 1. ئافرەتەکە لەبارێکی نالەبارە و ژیانی کەوتۆتە مەترسیەوە. لاپەڕە 198. پزیشکەکانمان دەتوانن زۆربەی ئەو نەخۆشی و کێشانەی تووشی ئافرەت دەبێت چارەسەری بکەن. ئەگەر گرنگی ئەو بابەتە ڕوون بکرێتەوە، ئەوە زۆر بە کارامە و چالاکانە هەوڵی چارەسەری نەخۆشەکان دەدەن پێش بڕیاردان لەسەر لەباربردن، چونکە ئەوەی شتێک بە گرنگ بزانێت ئەوە گرنگی پێدەدات. ئەو نەخۆشیانەی کەوا ژیانی دایک دەخاتە مەترسیەوە زۆرن، بەڵام گرنگ ئەوەیە چۆن و کەی بزانین و بڕیار بدەین کە ئەو مەترسیە ڕاستەقینەیە یان شتێکی کاتیە و چارەسەر دەکرێت. 1. نەخۆشیەکانی دڵ. ئەوانش جۆر و ژمارەیان زۆرە، لە گرنگترینیان بریتیە لە تەسکبوونەوەی زمانەی دوانیکە لێدانی دڵ زیاد دەکات، سکپڕیش قەبارەی ئاوی لەش زیاد دەکات. ئەو دوو هۆکارش دەبنە هۆی کۆبوونەوەی شلە لە ناو سیەکان،
ئەو کات ئافرەت تووشی تەنگەنەفەسی دەبێت وا پێویست دەکات بە زووترین کات چارەسەری بکرێت بە کەمکردنەوەی خواردنی خۆی، دەرمانی دابەزینی لێدانی دڵ، دەرمانی میزکردن، پاڵکەوتن و ئارام و ئاسوودەیی، کەواتە لەو بارەدا لەباربردن پێویست ناکات. هەروەها بۆ هەموو بارەکانی تر کە بەم شێوەیەن. دەربارەی بەرزبوونەوەی پەستانی خوێن، ئەگەر پێش سکپڕی تووشی ببوو ئەوە دەبێت بەردەوام بێت لەسەر دەرمانەکان. ئەگەر لە کاتی سکپڕی تووشی بوو ئەوە دەرمانی تایبەت وەردەگرێت لەگەڵ سەردانی پزیشکی تایبەت بە شێوەیەکی ڕێک. بەمەش کۆرپەلە سەلامەت دەبێت لە سکیدایکی و لە کاتی لەدایک بوون. ئەگەر دایک تووشی بەرزبوونەوەیەکی ناکاوی توندی پەستانی خوێن بوو کە ناسراوە بە تەلیعەت الئیرتیجاج لە نیشانەکانی سەریەشەیە، چاو ڕەشکە و پێشکە دەکات، تەنگەنەفەسی بەهۆی ئاوتێزانی سیەکان، لەو کاتەدا ئافرەت پێویستی بەوەیە لە نەخۆشخانە بخەوێنرێ بۆ ئیسراحەتکردن، وەرگرتنی چارەسەری پێویست. ئەگەر چارەسەر نەکرێت ئەوە تووشی بە پەککەوتنی دڵ و گورچیلە دەبێت و تاوەکو دەبێتە ژەهراوی بوونی سکپڕی. ئەگەر ئەو بارە بەردەوام بوو چارەسەری بۆ نەکرا ئەوە دەبێت کۆرپەلەکە لەبار ببردرێت، جا پێش هاتنەبەری ڕۆح بێت یان دوای هاتنەبەری ڕۆح، چونکە ژیانی دایکەکە لە مەترسێکی ڕاستەقینەدایە. هەروەها پێویستی بەوە نییە هەڵبژاردن ئەتەخیر بکرێت لە نێوان ژیانی دایک و کۆرپەلەکە، چونکە لەو کاتەدا کۆرپەلە بێ دایکی ناتوانێت بژیت. بەردەوامی سکپڕی مانای مردنی دایک و مردنی کۆرپەلەیە، بۆیە ژیانی دایک گرنگی پێدەدرێت لە سەرەتا و کۆتاییدا. بەڵام ئەگەر کۆرپەلە لە تەمەنی دوای 6 مانگیدا بوو ئەوە کۆتایی کێشەکە چارەسەر دەکرێت بە نەشتەرگەری قەیسەری بۆ دەرهێنانی کۆرپەلە، العەمەلیەة القەیسەریە یان ڕاکێشانی کۆرپەلە بەهۆی قولاپ، چونکە لەو تەمەنە کۆرپەلە لە دەرەوەی منداڵدان دەتوانێت بژیت بە مەرجی چاودێری پزیشکی تون. 2. نەخۆشیە درێژخایەنەکان و هەندێک دەرمان. الأمراض المزمنة. لەبەر ئەوەی ژمارەیان زۆرە تەنها باسی هێندێکیان دەکەین. ئەلیف، نەخۆشی ڕوماتیزمی جومگەکان، مەڕەض و ڕوماتیزم المەفاسیل. ئەو نەخۆشیە کە لە سکپڕی ناکات، بە پێچەوانەوە سکپڕی وا دەکات ئازار و ژانی جومگەکان کەم بکاتەوە، چونکە لە کاتی سکپڕی ئاستی هۆرمۆنەکان زیاد دەکات، بە تایبەتی پرۆجیسترۆن و ستیرۆیدەکان بە شێوەیەکی گشتی. ئەوانش هۆکارن بۆ باشتربوونی باری نەخۆشەکە. بۆ زانین هۆرمۆنی ستیرۆیدەکان باشترین چارەسەرە بۆ نەخۆشی ڕوماتیزمی جومگەکان. ب. گەرمە سوورەی گورگەیی بڵاوبووەوە، ڕێژەی لە 135 بۆ 50 ڕێڕەوی نەخۆشیەکە ناگۆڕێ بەهۆی سکپڕی. 150 نەخۆشیەکە نیشانەکانی زیاد دەکات، لەو کاتەدا 124 ئافرەتانی سکپڕە تووشی لە بادچوونی ئاسایی دەبن. 107.4 کۆرپەلە بە مردووی دەبێت. 133 کۆرپەلەکە پێشوەختە لەدایک دەبێت، لاواز و بێهێزە. چارەسەری بەهۆی هۆرمۆنی ستیرۆیدەکانە تاوەکو نەخۆشیەکە بەرەو پێش نەچێت وەکان لە ئافرەتەکەش نەکات، ئەوەش لەژێر چاودێری پزیشکیەوە دەبێت. جیم، ئەو ئافرەتە سکپڕانەی کەوە دەرمانی دژی خوێنمەین وەردەگرن، وەک هیپارین، وەرفارین کە بۆ نەخۆشی گیرانی بۆڕیەکانی خوێنی دڵ و مێشک و قاچ و هێندی شوێنەکانی تر بەکاردەهێنرێ. کاریگەرە لابەلاکانی ئەو جۆرە دەرمانانە لەسەر دایک، خوێنبەربوونی منداڵدان، کەمکردنەوەی خەپڵەکانی خوێن، داخوڕانی ئێسقان. کاریگەرە لابەلاکانی ئەو جۆرە دەرمانانە لەسەر کۆرپەلە. 103.2 حاڵەتەکان کردداری منداڵبوون زۆر ئاسایی بەڕێوە دەچێت. کۆرپەلەش لەباری تەندروستی ئاساییە. 105.1 حاڵەتەکان کۆرپەلەکە پێشوەخت لەدایک دەبێت. 108.1 حاڵەتەکان کۆرپەلە بە مردووی دەبێت. ئەو حاڵەتانەی باسمان کردن زۆربیان لە نەخۆشخانەکانی ناو کوردستان و دەرەوە چارەسەر دەکرێن ڕۆژانە، بۆیە پێویست بە لەباربردن ناکات. ئەو حاڵەتانەی کە کۆرپەلە مردووە دەتوانین بەهۆی نەشتەرگەری قەیسەری یان ڕاکێشان کۆرپەلەکە دەربهێنین، واتە لەباربردنی بۆ دەکەین چونکە مردووە، هیچ کێشەیەکی پزیشکی و هیچ سزایەکی شەرعی لەسەر نییە. ئەگەر لەباربردنی بۆ نەکرێت لە کاتی دروستدا ئەوە بۆگەن دەکات و کێشە بۆ دایکەکە دروست دەکات. دال، شێرپەنجە و دەرمانی دژی شێرپەنجە. دەرکەوتنی شێرپەنجە کار دەکاتە سەر کردداری پیتێن و خۆڵقانی کۆرپەلە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر کۆئەندامی زاوزێ یان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەهۆی کاریگەری لەسەر ڕژێنە گلاندەکان. شێرپەنجە بە گوێرەی شوێنەکەی دەکرێت بە شوێنەواری و گشتی. 1.
شوێنەواری ئەلمۆضعی شێرپەنجەی منداڵدان کە لە تەمەنی 45 ساڵ بەسەرەوە تووشی ئافرەت دەبێت زۆربەی لە 6 ساڵ بەسەرەوەیە. شێرپەنجەی هێلکەدان کەمتر وایە ئافرەت تووشی بێت لە تەمەنی زاوزێ زۆربەی لە 50 بۆ 70 ساڵیدایە کەواتە پەیوەندیان بە لەباربردنەوە نییە. شێرپەنجەی ملی منداڵدان تووشی ئافرەت دەبێت لە تەمەنی زاوزێ. لێرە هەموو هەوڵی پزیشکەکان بۆ ڕزگارکردنی دایکەکەیە. ئەگەر کۆرپەلە لە تەمەنی پێش 4 مانگیدا بوو ئەوە کاتی لێدانی تیشکی ئەتۆمی کە بۆ چارەسەری نەخۆشیەکە بەکاردەهێنرێ وا دەکات کۆرپەلە لەبار بچێت و دێتە خوارەوە. ئەگەر کۆرپەلە لە تەمەنی 4 مانگی بەسەرەوە بوو ئەوە بە کردداری بڕێنی منداڵدان شەق و ڕەحم یان نەشتەرگەری قەیسەری کۆرپەلە دەهێنرێتە دەرەوە پاشان تیشکی ئەتۆمی لێدەدرێت. شێرپەنجەی مەمک 125 ئەو جۆرە شێرپەنجانە لە تەمەنی زاوزێدا ڕوودەدات. لەباربردن هیچ ناگۆڕێ لە ڕێڕەوی نەخۆشیەکە بۆیە پێویستە بڕیاری لەباربردن تاوتۆ بکرێت لەگەڵ نەخۆشەکە و هەڵسەنگانی بارە تەندروستی نەخۆشەکە. 2. شێرپەنجەکان بە گشتی و دەرمانی چارەسەری شێرپەنجە و تیشکی ئەتۆمی ئەوانە هەمویان دەبنە هۆی نەزۆکی یان پشێوی لە خوڵقانی کۆرپەلە یان لە بارچوونی ئاسایی یان لە باربرنی چارەسەری بۆ ڕزگارکردنی دایکەکە یان کۆرپەلە شێواوەکەی بووە ماوەییە. لەو کاتەدا بە گوێرەی پلەی شێواویەکە مامەڵەی لەگەڵدا دەکەین. لە لاپەڕەکانی داهاتوودا باسی دەکەین. لەوانەشە کۆرپەلە بە شێوەیەکی دروست بێت و بە ئاسایی و بە سڵامەتی لەدایک دەبێت. 2. ئەگەر ئەو سکپڕیە بەردەوام بێت ئەوە لە دوای خۆی ئافرەتەکە بە تەندروستێکی نالەبار جێدەهێڵێت. لاپەڕە 203 ئەو جۆرە کاریگەرە شتێکی گوماناویە و ئەگەری تێدایە واتە لە ڕاستەقینە و یەقینەوە دوورە. ئەوە لەلایەکی ترەوە زۆربەی ئەو حاڵەتانەی ئافرەت تووشی تەندروستێکی نالەبار دەکەن چارەسەر دەکرێن. هێندێ لەو نەخۆشیانە وەک بەرزی پەستانی خێنی توندی پیس گەر چارەسەر نەکرێت ئەوە ئافرەت تووشی پەککەوتنی گورچیلە و دڵ دەبێت. ئەوەش لە ئەنجامی کەمتەرخەمی چارەسەرە بۆیە لەباربردنی هیچ پاساوێکی شەرعی نییە. 3. ئەگەر ئافرەتەکە منداڵی شیرەخۆرەی هەبوو ئەوە ژیانی دەکەوێتە مەترسیەوە. ئەو بیردۆزەی وا باو بووکەوە سکپڕی دەبێتە هۆی وشیکردنی شیری دایک لە زانستی پزیشکی هیچ بنەمایەکی نییە چونکە هۆرمۆنەکانی سکپڕی دژایەتیان نییە لەگەڵ کردداری شیر بەرهەمهێنان و هۆرمۆنەکان. هەروەها سکپڕی لە ئافرەتی تەندروستی تەواو واناکات ئافرەت زۆر لاواز و بەهێز بکات کە نەتوانێت شیری منداڵەکەی بدات. تەنها ئەوەندەیە بڕی شیرەکە و جۆرەکەی دەگۆڕێ نابێتە خۆراکێکی سەرەکی بۆ منداڵەکە. لێرەوە دەپرسین ئایا گۆڕانی بڕ و جۆری شیرەکە پاسایەکی پزیشکی و شەرعیە بۆ لەباربردنی کۆرپەلە و لە ناوبردنی نەفسێکی بێتاوان؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 4. ئەگەر پزیشک وای گومانبەر کەوا ئەو کۆرپەلەیە بە شێواوی بۆ ماوەیی لەدایک دەبێت و کەس نییە شیری بداتێ و خزمەتی بکات. لاپەڕە 204 ئەو نەخۆشیانەی وا دەکەن کۆرپەلە شێوا بێت لە زگماکیەوە زۆرن. لەوانە 1. نەخۆشەکانی ڤایرۆسی و میکرۆبی لاپەڕە 204 کەمبوونەوەی بەرگری وەرگرتەی لەش ڤایرۆسی خوریکەی ئاوی تامیسکەی سادە نەخۆشی پشیلە کەمبوونەوەی بەرگری وەرگرتەی لەش. ئەگەر ئافرەتەکە هەڵگری ڤایرۆسی ئەیدز HIV بوو ئەوە ئەگەری توشبوونی کۆرپەلە بەو نەخۆشیە دەگاتە 150. کاریگەری ئەو ڤایرۆسە لەسەر کۆرپەلەکە بریتیە لە لەدایکبوونی پێشوەخت. کەمی کێشی کۆرپەلە کەمتر لە 2500 گرام. لە کاتێکدا کێشی منداڵی ئاسایی 3500 گرامە. شێوەی سەری کۆرپەلە بچووکترە لە ئاسایی. 104 لەو منداڵانە پاش 1 ساڵ دەمرن. کاریگەری ئەو ڤایرۆسە لەسەر دایکەکە بریتیە لە ڕێڕەوی نەخۆشەکە زیاد دەبێت. 172 نیشانەکانی دیار ناکەوێت. 112.6 هاوسانی لیمفە گلاندەکانی پێوە دیارە. 101.9 هەوکردنی بەکتریا و قاچکی ناودەم. 105.8 نیشانەکان نەخۆشی ئەیدزی ڕاستەقینی دیار دەکەوێت. ڕێژەی ئەو منداڵانەی بەهۆی ئەیدز دەمرن لە تەمەنی 1 بۆ 4 ساڵ دەگاتە 183. پردەیەکێنەوە ئەو نەخۆشیانیان بۆ گواستراوەتەوە. ئەوش پلەی 9یەمی هۆکاری مردنی منداڵانە لە ئەمریکا.
ئەو نەخۆشیە دوای لەدایکبوونیش دەگوازدێتەوە لە ئافرەت بۆ منداڵەکەی لە ڕێگەی شیرەوە. بۆیە وا ئامۆژگاری دەکەین کەوا دایک شیری نەداتە منداڵەکەی. دوای ڕوونکردنەوەی ئەو ڕاستیانە دەتوانین بڵێن کەوا لەباربردن جائیز نییە، چونکە ڕێژەی توشبوون تەنها 150ە. ناتوانرێ بزانین کامیان توش بوون و کامیان توش نەبوونە. هەروەها ئەگەری لاوازی دایک بۆ شێوە نییە کە دای لەباربردنی بۆ بکرێت. ڤایرۆسی خوریکە ئاوی لاپەڕە 205. ئەگەر ئافرەت لە سەرەتای سکپڕی تووشی ئەو نەخۆشیە بوو، ئەوە بە ڕێژەی 7.7 کۆرپەلە تووشی نەخۆشی زگماکی دەبێت. ئەگەر لە هەفتەی 13 هەتا 20 تووشی ئەو نەخۆشیە بوو، ئەوە 102 کۆرپەلە تووشی ئەو نەخۆشیە دەبن. ئەو نیشانانەی کە لەسەر کۆرپەلە بەدیار دەکەوێت ئەمانن: کێشی کەمە، سەر و مێشکی بچووکترە لە قەبارەی ئاسایی، چاوی ئاوی سپی هەیە، پێستەشی تووشی ئاگرە سوورە دەبێت. ئەگەر ئافرەتەکە دوای مانگی 4ەم تووشی ئەو نەخۆشیە بوو، ئەوە کۆرپەلەکەی تووشی ئاگرە سوورەیەکی تون دەبێت. ئەگەر ئافرەتەکە تووشی ئەو نەخۆشیە بوو 5 ڕۆژ پێش منداڵ بوون یان 2 ڕۆژ دوای منداڵ بوون، ئەوە منداڵەکە تووشی خوریکەی ئاوی دەبێت لە تەمەنی 5 تا 10 ڕۆژیدا. ئەو ڕێژە کەمەش نابێتە پاساو بۆ ئەوەی لە باربردنی ئەنجام بدرێت. نیشانەکانی نەخۆشیەکەش زۆر قورس نییە تاوەکو دایک و باوک نەتوان خزمەتی بکەن. تامیسکەی سادە لاپەڕە 206. کاتی ئافرەتی سکپڕ تووشی ئەو نەخۆشیە بوو، ئەوە 130 هەتا 50 کۆرپەلە تووشی هێندێ لە نیشانەکانی ئەو نەخۆشیە دەبێت، وەک کەوکردنی جگەر و پێستە و چاو دەم و مێشک. ئەو ڕێژەیەی تووش بوونە ئەو نیشانانە نابنە پاساوێکی پزیشکی و شەرعی بۆ لە ناوبردنی کۆرپەلە. بەڵام توشبوونی کۆرپەلە بەو نەخۆشیە لە کاری تێڤەڕبوونی بەناو کۆئەندامی زاوزێدا زۆر ترسناکترە لەوەی لە کاتی بوونی کۆرپەلە لە ناو سکی دایکیدایە. ئەو جۆرە ترسناکێش پەیوەندی بە سکپڕیەوە نییە، چونکە کۆرپەلە لە کاتی هاتنە دەرەوەی تووشی ئەو نیشانانە دەبێت. بۆ بەرگری ئەوەش باشترین ڕێگە ئەوەیە کۆرپەلەکە بە نەشتەرگەری قەیسەری دەربهێنرێ، نەوەک بە لەدایکبوونی سروشتی. نەخۆشی پشیلە لاپەڕە 206. تەنها 100.3 هەتا 1 ئافرەتانی سکپڕ تووشی ئەو نەخۆشیە دەبن. تەنها 145 هەتا 60 کۆرپەلەکان تووشی ئەو نەخۆشیە دەبن ئەگەر لە 4 مانگی یەکەمی سکپڕی بوو. گرنگترین نیشانەکانی بچووکی کاسەی سەر و مێشک، ئاوسانی مێشک، هاوسانی تۆڕەی چاو. ڕێژەی توشبوونی ئافرەتی سکپڕ زۆر کەمە و تەنها 145 بۆ 60 ئەوانە تووشی نیشانەکانی ئەو نەخۆشیە دەبن. ئەو پاسەوانە نابنە هۆکار بۆ ئەوەی لە باربردن ئەنجام بدرێت. 2. نەخۆشیەکانی بۆ ماوەیی لاپەڕە 206. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بە ڕوودانی نەخۆشیە بۆ ماوەکان کردووە کە بەهۆی هەڵبەزینی بۆ ماوەکان ڕوودەدات. ئیبنی عەباس ڕەزای خۆی لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمەی فێر کردووە کە کاتی تای گەرم و ئازار ئەو فەرمودەیە بڵین: بەناوی خوای گەورە، پشت بە خوای گەورە، لە شەڕی هەموو بۆ ماوەیەکی سەرپێچ و تند و بە ئازار، لە شەڕی گەرمی ئاگر. بسم الله الكبير، أعوذ بالله العظيم من شر كل عرق نعار ومن شر حر النار. لحجاج كوري فرافيس ورزاي خوي للسربي دجيرنا وكوافي غمري خوا صلى الله عليه وسلم فرمويتي هر نخوشك أقل لكاتي نخوشكي بلت ستايج بوزاتي تو أي خواي قورا خاوند الصلاة باكو بزاي كهيج هاو بشكل نية ئاسایی کەرەوەی هەموو ڕەگ و بۆ ماوە و سەر لێ شێواوەکان خەو دەنێری بۆ ئەو چاوانەی لە شەونخوونیدان ئەوە خوای گەورە شیفای بۆ دەنێرێ. ما من مريض يقول سبحان الله الملك القدوس الرحمن الملك الديان لا إله إلا أنت مسكن العروق الضاربة ومنيم العيون الصاهرة إلا شفاه الله تعالى. پیغمبری پێشەوە پێش زانستی پزیشکی بە 1400 ساڵ ئاماژەی بە نەخۆشیەکانی بۆ ماوەی کردووە. بەڵام لەبەر دووری موسڵمانان لە ئاینی خۆیان بێباوەڕان پێش ئێمە ئەو جۆرە نەخۆشیانە دەدۆزنەوە. پاش ماندووبوونێکی زۆر خەرجێکی زۆریش ئێمەش لەبەر دەستی خۆمانە و پشت جۆمان خستووە. بۆیە وا دوا کەوتوین لە گەشت زانستێکدا. جائز نییە لەباربردن بۆ هەموو نەخۆشیەکانی بۆ ماوەیی، بەڵکو پێویستە پۆلینیان بکەین و نیشانیان بکەین تاوەکو بڕیاری دروست لەسەر هەر جۆرێکیان بدەین بە تەنها. 1. زۆربەی ئەو کۆرپەلانەی کە تووشی نەخۆشی بۆ ماوەی دەبن منداڵدان خۆی فڕیان دەدات، واتە دەبێتە لە بارچوونی ئاسایی. ئەو جۆرە لە بارچوونەش
ڕێژەکەی دەکاتە 150 بۆ 60 لە بادچوونەکان. ئەوەش پێش مانگی دووەمی سکپڕی ڕوودەدات، واتە پێش خوڵقاندنی ئەندامەکان و هاتنەبەری ڕۆح. ئەو جۆرە لە بادچوونە لەگەڵ بوونی ئەو نەخۆشیانە خۆی بە شێوەیەکی خۆنەوی زوڵ دەدات. ئەوەش ڕەحمەتێکە لەلایەن خۆی گەورەوە تاوەکو دایک و باوکەکە نەکەونە ناڕەحەتی و ماندووبوون. 2. زۆربەی نەخۆشیە زگماکەکان کە بەهۆی زیادبوون یان کەمبوونی کڕۆمۆسۆمێک یان چەند کڕۆمۆسۆمێک بۆ ماوەیەک یان چەند بۆ ماوەیەک ڕوودەدات، ئەوە کۆرپەلە بە شێوەیەکی ئاسایی دەبێ و دەگاتە تەمەنی زاوزێ و ژیانێکی تا ڕادەیەک ئاسایی دەژی، تەنها پشێوی هێندێ ئۆرگانی هەیە، وەک کلاینفلتەر تێرنێ سندرۆم، کەواتە لەباربردن جایز نییە لەسەر گومانی پزیشکەکان لە کۆرپەلەدا. لەسەر گومانی پزیشکەکان کە کۆرپەلەکە شێواوە. 3. کاتی پشێوی لە کڕۆمۆسۆمەکانی جەستەیی ڕوودەدات. ئەوە پشێوی لە دەماغ و دڵی کۆرپەلە ڕوودەدات. زۆربیان دەمرن دوای 1 ساڵ. هەیانە دەگەنە تەمەنی زاوزێ، وەک داون سیندرۆم، وەک تەنازۆ داون، نەخۆشی مەنگۆلی، نەخۆشی ئیدوارد، کەمخێنی دەریایی. دەربارەی ئەو جۆرە نەخۆشیانە جائز نییە لەباربردنی ئەنقەست، چونکە وەک کوشتنی نەفسێکی بێتاوانە، لەبەر ئەوەی ئەو نەفسە دوای لەدایکبوون چەند ساڵێک دەژیت و پاشان خۆی دەمرێت. بۆچی ئێمە پەلە لە مردنی بکەین؟ هەروەها بۆ هەموو ئادەمیزادێک خۆی گەورە ڕزق و ڕۆزی و ئەجەلی بۆ داناوە، چ کورت و چ درێژ، کەواتە پێویست بە دەست تێوەردانی ئادەمیزادێکی دیکە ناکات. لەوانەشە کۆرپەلەکە بە لەشێکی دروست و ئاسایی لەدایک ببێت، دوور لە هەموو پێشبینەکانی دکتورەکان. 4. دەربارەی ئەو نەخۆشیە بۆ ماوەیانە کە زۆر قورس و ترسناکن، وەک بێکاسەڕۆ و مێشک، ئیفلیجی لەرزۆک، بۆ ڕوونکردنەوەی پەیوەندی نێوان لەباربردن و ئەو نەخۆشیە بۆ ماوەیانە ئەو خاڵانە دەخێنە ڕوو، بەگشتی ئەو حاڵەتانەی کەوا ماندووی و کێشەی و ژیانێکی پڕمەینەتی بۆ خێزانی ئەو کۆرپەلە ئەنێتەوە لە داهاتوو، بە تایبەتی ئەوانەی کەوا پشکنینی پزیشکی دەرێخستووە کەوا تووشی شێواوی عەقڵی و جەستەی قورس دەبن، ئەوە لەباربردن جائیزە پێش 4 ڕۆژ لە تەمەنی کۆرپەلە، ئەوەش لە دەواازەی فقهی بەستانی ڕێگەی پاساونەدان، بەرگری زیان بە پێی توانە، بەڵام دوای هاتنەبەری ڕۆح ئەگەر دایکەکە تەندروستی باش بوو، ئەوە کۆرپەلە یان دەمرێت و بە لەباربردنی چارەسەر دەردەهێنرێت، یان بە زیندوی لەدایک دەبێت و خۆی دوای ماوەیەک دەمرێت، کەواتە پێویستمان بە لەباربردن نییە لە هەردوو حاڵەتدا. 5. کۆرپەلەیەک بە نەشتەرگەری لەدایک دەبێت، یان دایکەکە بە بێهێزی و کەمتوانایی دەهێڵێتەوە. لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکی ئەو جۆرە نەشتەرگەریانە زۆر ئاسان بووە. پلەی ئەگەری توشبوونی دایک بە بێهێزی کەمتوانایی ئەوە لە شتە گوماناویەکانە، بۆیە نابنە پاساوی زانستی بۆ لەباربردنی چارەسەری. ئەگەر ئەو کاریگەرە لابەلایانەش ڕوویدا، ئەوە چارەسەری ئاسانە. پوختەی باسەکە و ڕای نووسەر لاپەڕە 209. 1. بە گوێرەی ئەو زانیارانەی ڕوونمان کردەوە دەردەکەوێت کەوا ڕێژەی ئەو نەخۆشیانە لە ئافرەتی سکپڕ و ڕێژەی توشبوونی کۆرپەلە بۆ نەخۆشیانە نزمە. هەروەها ئەو حاڵەتانەی کۆرپەلەش توش دەکات نیشانەکان و کاریگەرە لابەلاکانی ناگاتە ئەو پلەی کەوا لەباربردنی بۆ ئەنجام بدرێت لە جۆری لەباربردنی چارەسەری، مەگەر بە دەگمەن نەبێت، هەروەک باسمان کردن. ئەوەش لەبەر پێشکەوتنێکی بەرچاوی زانست و تەکنۆلۆژیای پزیشکی ئەو پشکنین و ئازمایشتانەی دەکرێت بۆ ئەو حاڵەتانەی ئەگەری ئەوەی لێ دەکرێت کە کۆرپەلە تووشی بەم جۆرە نەخۆشیانە بێت، وای کردووە زۆر لەو نەخۆشیانە دیاری بکرێن و چارەسەر بکرێن، نەگاتە ئەو پلەیە کە لەباربردنی بۆ ئەنجام بدرێت وەک چارەسەرێک. 2. ئەگەر دایک کاتی سکپڕی تەندروستی باش بوو، ئەوە بەردەوام دەبێت لەسەر سکپڕەکەی تاوەکو منداڵەکەی دادەنێت. ژیانی ئەو کۆرپەلەیە لە دایک بووەش لە دەست خودایە، هەم ڕزق و ڕۆزی و هەم تەمەنی. 3. ئەگەر کۆرپەلە تەواو بوو لە ڕووی تەمەن و تەندروستی، بەڵام بووە هۆی ئەوەی مەترسی بۆ ژیانی دایکەکە دروست بکات، بەمەجێ ئەو مەترسیە ڕاستەقینەیەکی پزیشکی بێت نەوەک گومان، ئەوە لەو کاتەدا دەتوانین بڕیاری هەڵبژاردە بدەین ژیانی کامیان پێویسترە ئەو هەڵدەبژێردرێ بۆ ڕزگارکردن. ئیمامی غەزالی دەڵێ ئەگەر دووشتی جیا کەوتنە بەرامبەر بە یەک، وەک جائیز و حرام، ئەوە هەڵبژاردن دەکرێت. بۆ نمونە پیاوێک 2 منداڵی شیرەخۆرەی هەبوو، ئەگەر شیرەکەی بدایە هەردووکیان، ئەوە تێریان نەدەخوارد و دەمردن. ئەگەر بیدا بە یەکیان، ئەوەی تریان دەمرێ، کەواتە ئەگەر شیرەکە بداتە یەکیان، ئەوە تێر دەخوات و دەژی، ئەوە واجب و جاییزە. بەڵام لەلایەکی ترەوە حرامە، چونکە منداڵەکەی تر بۆ هۆیەوە دەمرێت. لێردا هیچ ڕێگە چارەسەرێک نییە، تەنها هەڵبژاردن نەبێت بۆ ئەوەی هەردووکیان نەمرن لێ کاتدا، بەڵکو یەکیان بژێت لەسەر مردنی ئەوی تریان.
محەممەد ڕەمەزان بوتی دەڵێ نابێت هیچ پزیشکێک کۆرپەلە لەبار ببات دوای 120 ڕۆژ مەگەر بۆ ڕزگارکردنی دایکی نەبێت چونکە هەموومان دەزانین بەرژەوەندی مانەوەی دایک لە پێشترە لە کۆرپەلە چونکە ژیانی کۆرپەلەی بێدایک خۆی لە مەترسیە بۆیە دایکەکە بە پێش دەخرێت یوسف قەرزاوی دەڵێت ئەگەر ئەو دوو بەرژەوەندیە کەوتنە بەرامبەر بە یەک ئەوە بەرژەوەندیە سەرەکی و ئەسڵەکە دایکە ناکرێتە قوربانی بەرژەوەندی لق و لاوەکیەکە کە منداڵەکەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی پێنجەم منداڵبوون و زەیستانی و شیرپێدان الویلادە والنیفاس والرەضاعە. باسی یەکەم منداڵبوون و زەیستانی. باسی دووەم شیرپێدان. باسی یەکەم منداڵبوون و زەیستانی الویلادە والنیفاس. بەندی یەکەم منداڵبوون. بەندی دووەم زەیستانی. بڕگەی یەکەم واتەی زەیستانی. بڕگەی دووەم زەیستانی لە ڕووی پزیشکیەوە. بڕگەی سێیەم زەیستانی لە ڕووی شەرعەوە. بڕگەی چوارەم پاداشتی زەیستانی. بەندی یەکەم منداڵبوون لاپەڕە 217 واتاکەی وەلەدە وەلەدەتی المەرئە منداڵی بوو ویلادەن وویلادە وئەولەدەت حانە ویلادوها کاتی منداڵبوونی هات کاتی دانانی سکپڕێکەی هات. قۆناغی کۆتایی سکپڕیە بە سێ قۆناغدا دەڕوات. یەک قۆناغی ژان هاتن مەرحەلەت المەخاض کرژبوونەوەی ماسوولکەکانی منداڵدان بە مەبەستی دەرهاویشتنی کۆرپەلە. ئەوە قۆناغی پێش منداڵبوونە و نزیکەی 8 بۆ 12 سەعات دەخایەنێ. 8 سەعات بۆ ئافرەتێک پێشتر چەند مناڵی بووبێ المەرئەة الوەلودە عەدیدەة الویلادە. 12 سەعات بۆ ئافرەتێک کەسکی نۆبەرەی بێ المەرئەة التي تلد للمرة الأولى هەندێک جاری زیاتر دەخایەنێ. 2 قۆناغی دەرهاویشتن مەرحەلەة الئینقیذاف. لەو قۆناغەدا کۆرپەلە دێتە دەرەوە بەناو کۆئەندامی زاوزێدا. ماوەی ئەو قۆناغە دیاری دەکرێت بەهۆی قەبارەی منداڵەکە و قەبارەی دایکەکە. کردداری دەرهاویشتنی کۆرپەلە بەهۆی کرژبوونی ماسوولکەکانی منداڵدان و خاوبوونەوەی ماسوولکەکانی ملی منداڵدانەوە دەبێت. 3 قۆناغی ڕزگاربوون مەرحەلەة الخەلاس. لەو قۆناغەدا هەموو پاشکۆکانی بەندە بە سکپڕی دێنە دەرەوە. ئەو کردارە تەنها 10 بۆ 15 خولەک دەخایەنێ. کردداری منداڵبوون ئازارێکی زۆری لەگەڵدایە کە هیچ ئێش و ئازارێک بە ئەندازەی و ئازارە نابێت. هەروەها لەوانەیە لەو کردارەدا ملی منداڵدان ماسوولکەکانی نێوان کۆم و زێ پچڕانی تێبکەوێت. هەروەها ئەگەری ئەوەش هەیە کردداری منداڵبوونەکە وا بە ئاسانی نەبێت و بێتە مناڵبوونی ئاڵۆز و ناڕەحەت. الویلادەة العسیرە. بەندی دووەم زەیستانی لاپەڕە 218. بڕگەی یەکەم واتەی زەیستانی لاپەڕە 218. ئەلیف زەیستانی لە زمانەوە النفاس منداڵدانانی ئافرەت فهي نفساء ونفست المرأة ونفست نفسا ونفاسا وهي نفساء ونفساء ونفساء ولدت وقال ثعلب النفساء سكبري منداڵبوون بينويجي والجمع من كل ذلك نفساوات ونفاس ونفاس ونفس ونفست المرأة بينويجبو حاضت بي زەیستانی لە ڕووی زاراوەیی ئەو خێنەیە کە لە دوای منداڵبوونەوە دەردەچێت یان پێش منداڵبوون بە کاتێکی کەم یان لەگەڵی ڕاستەوخۆ یان لە دوایی بە ماوەیەکی کەم. جیم ماوەی زەیستانی کەمترینی 1 ساتە زۆرەکەشی 6 ڕۆژە. زۆربەی ئافرەتان 4 ڕۆژ زەیستان دەبن. لە ئوموسەلەمەوە ڕزای خۆی لەسەر بێدەجێڕنەوە دەڵێت زەیستانی لە کاتی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 40 ڕۆژ دادەنیشت. كانت النفساء تجلس على عهد رسول الله صلى الله عليه وسلم 40 يوما. أوج لسر زورينيا أوج واتي أونية كزياتر نابت. ژمارەی ڕۆژەکانی بێنوێژی و زەیستانی و پاکبوونەوەی ئافرەت زیاتر پێوەستە بە خوێندنەوەی کردداری الاستقراء واتە بە دواچوونی ڕووداوەکان و بوونیان بە بەردەوامی ئەوە دەسەلمێنێ. بەرگەی دووەم زەیستانی لە ڕووی پزیشکیەوە لاپەڕە 219. ئەو ماوەیە کە دوای منداڵبوون دێت هەر لەو کات هەندێک خوێن و شلەی تر دێتە خوارەوە
پاشان منداڵدان دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی. ئەو ماوەیە 40 ڕۆژ دەخایێنێ، لەوانەیە بگاتە 6 هەفتە. منداڵدان کێشی کە گەیشتوتە 1000 گرام کاتی سکپڕی بێجگە لە پاشکۆکانی دادەبەزێ بۆ 500 گرام پاش 7 ڕۆژ، 250 گرام پاش 14 ڕۆژ. ئەو دابەزینە بەردەوام دەبێت تاکو و کێشی دەگاتە 50 گرام پاش 40 ڕۆژ. ئەستوری دیواری منداڵدان لە کاتی ئاسایی 1 سانتیمتر دەبێت، کاتی سکپڕیش دەگاتە 5 سانتیمتر. لە ماوەی زەیستانی دەگەڕێتەوە سەر ئەستوری خۆی و دیواری ناوەشی دەگەڕێتەوە شوێنی خۆی. ئەو شلەی دێتە خوارەوە کاتی زەیستانی پێی دەڵێن ئەنیفاسە، مەفرەزات و نیفاس. لە 3 بۆ 4 ڕۆژی یەکەمدا ڕەنگی سووری تۆخە، پێیتە هێندە دەنکۆکەی تێدایە، پاشان بەرەو وشکبوونەوە دەڕوا، ڕەنگی بەرەو پەمەی دەڕوانێ و مادەی چڵمنی لەگەڵدایە. لە کۆتاییدا ڕەنگی سیرەم وەردەگرێ. ئەوەش مانای کۆتایی زەیستانیە. ئافرەتی زەیستان هەست بە ماندووبوون و لەرزین و داوەزینی پلەی گەرمی دەکات بۆ ماوەی چەند سەعاتێک، دوایی بەرەو بەرزی دەڕوات، پاشان دەگەڕێتەوە باری ئاسایی دوای چەند ڕۆژێک. نیشانەکانی زەیستانی و نیشانەکانی سکپڕی کە لە پێشەوە باسمان کرد وا لە ئافرەت دەکات بۆ ماوەی 1 ساڵ باری تەندروستی تەواو جێگیر نەبێت. هەر کات ئەو ماوەیە بەسەر چوو، ئەوە هەرگیز ناگەڕێتەوە باری ئاسایی خۆی بە هیچ شێوەیەک. ئەو کارانەی کە پێشتر ئەنجامی دەدا ناتوانێت دوای بەسەرچوونی ئەو ماوەیە ئەنجامی بدات. بڕگەی سێم، زەیستانی لە ڕووی شەرعەوە، لاپەڕە 220. حکمی زەیستانی هەروەک حکمی بێنوێژی وایە لە هەموو شتێکدا. هیچ خلاف نییە لە نێوان زانایان. ئەوە ڕای شافعیەکان و مالیکیەکان و حەمبەلیەکانە. دەست لە قورئان نادات و قورئان ناخێنێ بە بەڵگەی ئەو فەرمودەیەی کە جابری کوڕی عەبدوڵڵا ڕزای خۆی لەسەر بێت دەجێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: لا يقرأ الحائض ولا الجنب ولا النفس القرآن. سەرجەمی زانایان لەسەر ئەو ڕایان کەوا زەیستانی وەک بێنوێژیە لە هەموو حکمەکانی حرامی و حەڵاڵی. هەروەها بێنوێژ دەرکردنی حەدە شەرعیەکان دوا دەخرێت لەسەر ئافرەتی زەیستانی، نەوەک بمرێت بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عەلی کوڕی ئەبوو تالیب ڕزای خۆی لەسەر بێ، ئیمامی عەلی کوڕی ئەبوو تالیبی ڕزای خۆی لەسەر بێ نات بۆ جەڵدکردنی ئافرەتێک کە لە نوێ زەیستانی بوو. ئەویش دوای خست لە ترسی ئەوەی کە بەرگە نەگرێت. ئەویش فەرمووی باشت کرد، ئەحسەنت. زەیستانی و ڕۆژوو، لاپەڕە 221. حکمت لە قەدەغەکردنی ڕۆژوو لەسەر ئافرەتی زەیستانی، چونکە ئافرەت لە کاتی سکپڕی و منداڵبوون ماندوو بووە، ئێستا شیر دەداتە منداڵەکەی، بۆی پێویستی بە خواردنی باش و بەردەوام و سووک هەیە کە هەموو مادەکانی پرۆتئین و کاربۆهیدرات و ڤیتامینی تێدا بێت تا وەکو شیری زۆر بێت توانێت بگەڕێتەوە باری ئاسایی خۆی. ئەگەر بە ڕۆژوو بێت ئەوە ئەو مەبەستانە نایەنەدی. لێرەوە دووبارە و دەبارە بەزەیی خی گەورە بەرامبەر بە ئافرەت و ڕێزگرتنی لە ئافرەت و ڕەچاوکردنی کاتە تایبەت و نالەبارەکانیمان بۆ دیار دەکەوێت. والله ئاعلم. بڕگەی چوارەم، پاداشتی زەیستانی، لاپەڕە 221. لە عیبادەی کوڕی سامێت ڕزای خۆی لەسەر بێت دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: خۆ بەخەتکردن لە ڕێگەی خوا، نەخۆشی سک لە ئاو خنکان، زەیستانی هەمویان شەهیدن. القتل في سبيل الله شهادة، والبطن شهادة، والغرق شهادة، والنفساء شهادة. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بەکۆتا هات. باسی دووەم، شیر پێدان. الإرضاع، الرضاعة، بەندی یەکەم، پێکهاتەکانی شیری دایک. بەندی دووەم، جیاوازی نێوان شیری دایک و شیری وشک. بڕگەی یەکەم، جیاوازی گشتەکان. بڕگەی دووەم، جیاوازی تایبەتیەکانی ناو پێکهاتەی شیر. بەندی سێم، سوورەکانی شیری دایک. بڕگەی یەکەم، سوورەکانی شیری دایک بۆ منداڵەکەی. بڕگەی دووەم، سوورەکانی شیر پێدان بۆ دایکەکە. بەندی چوارەم، حکمەکانی شیر پێدان. واتای شیر پێدان، لاپەڕە 225. منداڵەکەی شیری خوارد. رضع الصبي وغيره يرضع رضعا ورضعا ورضاعا ورضاعا ورضاعة ورضاعة فهو راضع، والجمع رضع والرضاعة بالفتح والكسر، والرضاعة والرضاعة. ناوێکە بۆ شیر پێدان. الاسم من الإرضاع، ماوەی شیر پێدان ئەو ماوەیە کە ئافرەت بۆ خۆی ناژید بە تەنها، بەڵکو زیاتر لە نیوەی ژیانی بۆ ئەو خەڵاتەیە کە خۆی گەورە بەو دوو هاوسەرەی بەخشیوە. ئەو خواردنەی ڕۆژانە دەیخوات هەرس دەکرێ و پوختەکەی دەبێتە شیرێکی پاک بۆ ئەو ئەمانەتەی کە خۆی گەورە لایەنی داناوە. بەندی یەکەم، پێکهاتەکانی شیری دایک. حەلیب الئوم، لاپەڕە 225.
چەوری زۆر جۆری بەسوود هەیە لە شیری دایک لەوان 1992 چەوری شیری دایک بریتیە لە سیانەگلیسراید بە تایبەتی جۆری ئۆلیک ئەسید، پالمیتیک ئەسید، ئاراچیدۆنیک ئەسید و هەتا دوایی. ئەمانە هەمویان زۆر پێویستن بۆ گەشەی مێشک و چاو، بەشێکی زۆریش پێک دەهێنن لە مێشکەخانە و دەمارەخانە. هەروەها ئەو چەوریانە بەسوودن بۆ گواستنەوەی زۆر لە ڤیتامین و ماددە بەسوودەکانی تر وەک پرۆستاگلاندین و ڤیتامینی A, D, E, K. هەروەها 150 وزەی ناوشیر لەو چەوریانە بەرهەم دێت. پرۆتۆئین زۆر جۆری جیاواز لە پرۆتۆئین لە ناو شیری دایک هەیە، ناچینە ناو وردەکارەکان و ناوەکانیان بە درێژی، بەڵام باسی گرنگەکانیان دەکەین. دوو جۆری پرۆتۆئینی سەرەکی هەیە لە ناو شیردا، کازین و وای، بە ڕێژەی 140 تا 60. IgA بەرگری ناو ڕیخۆڵە دەکات لە هێرشی بەکتریا و ڤایرۆسەکان. لاکتۆفیرین هاوکاری زیادمژینی ئاسن دەکات لە ڕیخۆڵە، بەرگری دەکات دژی بەکتریا، سەرچاوەیەکی باشی وزەیە. کاربۆهیدرات بەشی زۆری بریتیە لە جۆری لاکتۆز کە ئەو سوودانەی هەیە. هانی گەشەی هێندێ باکتریای بەسوود دەدات لە ڕیخۆڵە، هانی مژینی ئاسن و کالسیۆم دەدات. ڤیتامینەکان زۆربەی ئەو ڤیتامینانەی تێدایە کە منداڵ پێویستێتی، بە تایبەتی ئەو ڤیتامینانەی لە ئاو دەتوێنەوە. کانزاکان هەموو ئەو کانزایانەی تێدایە کە بۆ گەشەی منداڵ پێویستە. ئەوەی گرینگە ئەوەیە کە پێیوەست نییە بە جۆری خواردنی دایکەوە. ئاو تاوەکو تەمەنی 6 مانگ ئەو ئاوەی لەناو شیردا هەیە پێویستی منداڵ دابین دەکات، بۆیە پێویست نییە ئاو بدرێتە منداڵ پێش ئەو تەمەنە. ئەوانەی لەسەرەوە باسمان کرد تەنها ئەو ماددانە بوون کە وزەیان دەبەخشی و سوودی تریان هەبوو. بێجگە لەوانەش هێندێ پێکهاتەی تر هەیە لەناو شیردا کە وزەیان تێدا نییە، بەڵام سوودی تریان هەیە وەک فاکتەری دژ بە میکرۆبات، فاکتەری دژی هەوکردن، هۆرمۆنی جیاجیە، فاکتەری گەشەکردن، فاکتەر و ئەنزیمی هەرسکردن، فاکتەری گواستنەوەی ماددە بەسوودەکان. ئەوانەی باسمان کردن زۆر پێویستن بۆ ژیانی منداڵ بە تایبەتی لە تەمەنی ساوادا، چونکە ڕێخەری هەرسی خواردن و توانای هەرس زیاد دەکەن. هەروەها هۆکاری بەرگری لەش دژی هەموو جۆرە میکرۆبە زیان بەخشەکان زیاد دەکات. هەروەها چۆن ئافرەت لە کاتی سکپڕی پێویستی بە خواردنی تایبەت هەبوو کە دەوڵەمەند بێت لە ڤیتامین و کانزاکان، ئەوە کاتی شیرپێدانیش بە هەمان شێوەیە. بەمەش ئافرەت پێویستی بە وزەیەکی زیاتر هەیە کە ڕۆژانە دەگاتە نزیکەی 500 کیلۆ کالۆری. بڕی وزەی پێویست بۆ ئافرەت وەستاوە لەسەر بڕی ئەو شیرەی کە ئامادەی دەکات لەگەڵ بڕی ئەو وزەیە کە داکراوە، یعنی خەزن لەناو لەشیدا. هەروەها پێویستی بە بڕی پرۆتۆئینی زیاد هەیە دەگاتە نزیکەی 20 گرام ڕۆژانە، بە تایبەتی لە 6 مانگی یەکەمی شیرپێدان. هەروەها پێویستی بە بڕێکی زیادی کانزای کەلسیۆم و ئاسن و ڤیتامینی C, A, B و ترشی فۆلیک و ئاوی زیاد هەیە. بەندی دووەم جیاوازی نێوان شیری دایک و شیری وشک، لاپەڕە 227. بڕگەی یەکەم جیاوازی گشتیەکان. 1. شیری دایک هەموو کات ئامادەیە و لە پلەیەکی گەرمی دروست، پاڵاوتن و پاکردنەوە و تەعقیمی ناوێت. 2. ژمارەیەکی زۆر دژەتەنی تێدایە. 3. منداڵ دەتوانێت بە ئاسانی شیری دایک هەرس بکات، باشتر و خێراتر لە شیری گیانەوەرانی تر. 4. هیچ مادەیەکی دروستکرا و زیادکرا و دەستکردی تێدا نییە. 5. سوورەکانی دەرونی تێدایە، زۆرە بۆ گەشە و جێگیری باری دەرونی لە دوا ڕۆژدا. 6. ئافرەتەکە کەمتر تووشی شێرپەنجەی مەمک دەبێت. 7. بەهۆی شیرپێدان ماوەی نێوان سکپڕەکان دوور دەکەونەوە، بەمەش ئافرەت زیاتر باری تەندروستی خۆی ئاسایی دەکاتەوە. بڕگەی دووەم جیاوازی تایبەتیەکانی ناو پێکهاتەی شیر. 1. دوو جۆر پرۆتۆئینی سەرەکی هەیە لە ناو شیردا، کازین و وای، بە ڕێژەی 40 بۆ 60. بەڵام لە شیری وشکدا ڕێژەی ئەو دوو پرۆتۆئینە لە 20 بۆ 80. ئەوەش وا دەکات پەستانی ناو ڕیخۆڵە زیاد بکات، گەدە زووتر بەتاڵ بێت. ئەوانش هۆکارن بۆ دروستبوونی باوبژ و ئازار و گریانی منداڵ. 2. لە ناو شیری دایک پرۆتۆئینی جۆری ئەلفا-لەکتۆگلۆبین هەیە، بەڵام لە شیری وشکدا بیتا-لەکتۆگلۆبین هەیە. ئەوەش هۆکاری دروستبوونی حەساسیە لە منداڵ بەرامبەر بە هێندێک خۆراک. 3. ڕێژەی پرۆتۆئینی میسیۆنین بۆ سیستین یەکسانە بە 1.1 لە شیری دایکدا.
بەڵام لە شیری وشکدا ئەو ڕێژەیە 2.3 هەروەک ئاشکرایە کەوا پرۆتئینی سیستین زۆر پێویستە بۆ گەشەی منداڵ کە دەبینی لە شیری وشکدا بڕی ئەو سیستینە زۆر نییە. جگەر و گورچیلەی منداڵی ساوەش ئەو توانایی نییە کە میسیۆنین بگۆڕێ بۆ سیستین، لە ئەنجامدا منداڵەکە لە جۆرە پرۆتئینە بە سوودەکە بێبەش دەبێت. 4. شیری دایک بڕێکی باش لە پرۆتئینی تۆرینی تێدایە کە بە سوودە بۆ گەشەی مێشک و تۆڕەی چاو. پرۆتئینی فینایلی ئەلینیلی تێدا نییە کە زیانبەخشە، بەڵام شیری وشک بە پێچەوانەیە. 5. ڕێژەی نایترۆجینی ناپرۆتئینی لە شیری دایکدا 125 لە شیری وشکدا تەنها 105 کە ئەوەش بە سوودە بۆ گەشە و زیادبوونی بەکتریا سوودبەخشەکانی ڕیخۆڵە، گەشەی مەمیلەکانی ناو ڕیخۆڵە، گەشەی مێشک، هەروەها یاردەدەری هێندێک کارلێکە کیمیاویەکانی ناو خانەیە. 6. چەوریە زۆر پێویستەکان بۆ گەشەی مێشک لە شیری دایک بە ڕێژەی 110 لە شیری وشک تەنها 102. 7. شەکری لاکتۆز لە شیری دایکدا 6.8 گرام لە 100 میلیلیترە، لە شیری وشک 4.9 گرام لە 100 میلیلیترە کە مژینی کالسیوم و ئاسن زیاد دەکات، گەشەی باکتریا سوودبەخشەکانی ناوڕیخۆڵە زیاد دەکات، بەرگری دەکات لە پێوەلکانی میکرۆبە زیانبەخشەکان بە دیواری چینی ناوەوەی ڕیخۆڵە. 8. لاکتۆز کاتی شیبوونەوەی دەبێتە گالاکتۆز و گلۆکۆز. گالاکتۆز پێویستە بۆ دروستکردنی گالاکتۆلیپید کە ئەویش پێویستە بۆ دروستکردنی خانەکانی مێشک. 9. بڕی ئۆلیگۆسەکەراید لە شیری دایک هێندەی شیری وشکە، ئەوەش سەرچاوەیەکی وزەی بەردەوامی لە سەرەخۆیە، هەروەها گەشەی باکتریا سوودبەخشەکانی ناو ڕیخۆڵە زیاد دەکات. 10. بڕی ڤیتامینی A, C, E لە شیری دایک زۆر زیاترە لە شیری وشک. 11. بڕی کانزاکان لە شیری وشک زیاترە لە شیری دایک، بەڵام مژینی کانزاکان وەک کالسیۆم و زینک لە شیری دایک باشترە. ڕێژەی مژینی ئاسن لە شیری دایک 170 و لە شیری وشک تەنها 130. کانزای سۆدیۆم لە شیری وشک زیاترە، هەر بۆیە ئەوانەی شیری وشکیان خواردووە زۆرتر و زووتر تووشی بەرزی پاڵەپەستۆی خوێن دەبن. لێکۆڵینەوە کراوە لەو بارەیەوە، بەڵام ئەنجامی جیاجیای داوە. 12. ڕێژەی خێیەکانی ناو شیری وشک زیاترە بە 1 هەتا 2.5، ئەوەش بارگرانی لەسەر گورچیلە دروست دەکات، بە تایبەتی کاتی هاوینە. 13. شیری دایک بڕێکی زیاتری ئەنزیمی لایپەزی تێدایە، ئەوەش هاوکارە بۆ زووشیکردنەوەی سیانەگلیسراید TG و مژینی لە ڕیخۆڵەکان. 14. لاکتۆفیرین و لایسۆزایم لە شیری دایک زۆر زیاترە لە شیری وشک، ئەوانەش هێڵی بەرگرین دژی میکرۆبەکان بە هەموو جۆرەکانیەوە. 15. بڕی وزە لە شیری دایک 75 کیلۆ کالۆری لە 1 میلیلیتر، لە شیری وشک 66 کیلۆ کالۆریە. لەو ساڵانەی دوایی دەست کرا بە بانگەشە بۆ شیری وشک بەکارهێنان لە جیاتی شیری دایک، بە تایبەتی بۆ ئەو ئافرەتانەی کە لە دەرەوە کار دەکەن وەک چارەسەرە بۆ منداڵە شیرخۆرەکان. بەڵام ئەو بڕیارێکی ڕاست و دروست نییە، چونکە جیاوازی زۆر هەیە لە نێوانیان، هەروەک بە درێژی باسمان کرد. ئەوە زوڵمە لەو منداڵانە دەکرێت کە بێبەش دەبن لەو نیعمەتە کە هەموو پێداویستێکی منداڵی تێدایە لە ڕووی خواردن و خواردنەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەندی سێم، سوودەکانی شیری دایک، فەوائد الرەضاعە للطفل وللأم، لاپەڕە 230. بڕگەی یەکەم، سوودەکانی شیری دایک بۆ منداڵەکەی، لاپەڕە 230. 1. شیری دایک هەموو کات ئامادەیە و لە پلەیەکی گەرمی دروست، پاڵاوتن و پاکردنەوەی ناوێت. 2. لە 3 ڕۆژی یەکەمی دوای منداڵبوون شیرێکی زەرد دێتە خوارەوە بە ناوی ژەک کە بڕێکی باش لە پرۆتئینی سووک هەرسی تێدایە، لەگەڵ کەمێک شەکر، بڕێکی دژەتەن، ڤیتامینی زۆریشی تێدایە، ئەوانەش وا دەکەن بەرگری لەش زیاد بکەن دژی میکرۆبەکان. هەروەها هێندێ مادەی وای تێدایە کە هاوکارن بۆ ئەوەی منداڵەکە تووشی باوبژ و قەبزی نەبێت. 3. بڕی ئەو پرۆتئین و شەکر و چەوریەی تێدایە گونجاو بۆ منداڵەکە، هەموو پێویستەکانی دابین دەکات، بەڵام بڕی ئەو پێکهاتانە لە شیری وشک گونجاوە بۆ کۆرپەلەی ئەو گیاندارەی کە شیرەکانی لێوە گیراوە، نەک بۆ کۆرپەلەی ئادەمی زاد. 4. شیری دایک پێویستە بۆ گەشەی خانەکانی مێشک و تۆڕەی چاو، هەروەک باسمان کردن. 5. ئەو منداڵانەی شیری وشک دەخۆن تووشی مردنی کتوپڕ دەبن.
بەڵام لەوانەیە شیری دایک دەخۆن ئەو دیاردەیە نییە. 6. گەشەی ئەو منداڵانەی شیری دایک دەخۆن باشتر و خێراترە لە گەشەی ئەوانی تر. 7. ئەو منداڵانەی کە شیری دایک دەخۆن کەمتر تووشی ئەو نەخۆشیانە دەبن، نەخۆشیەکانی گەدە و ڕیخۆڵە، حەساسیەت، ئێکزیما و تەنگەنەفەسی، شەکرەی منداڵی، هەوکردنی ماسوولکەی دڵ، شێرپەنجەی مەمک، نەکەوتنە بێنوێژی، کۆرپەلەی پێشوەختی، ژمارەیەک لە هەوکردنی کۆئەندامی هەناسە و میزەڕۆ، سکچوون، شێرپەنجەی لیمفەگلاندەکان، ڕۆماتیزم، هەوکردنی گوێچکەی ناوەڕاست، هەوکردنی ڕژێنەی دەرەقی، هەروەها کۆمەڵێک نەخۆشی تر. 8. گەشەی دەرونی. ئەو منداڵانەی کە شیری وشک دەخۆن زیاتر تووشی پشێوی دەرونی و نەخۆشیە نامۆکانی دەرونی و نەخۆشی ئەلئینفیسام و شەخسی دەبن. 9. شیری دایک لە ڕووی ئابووریەوە زۆر هەرزانترە لە شیری وشک. 10. شیری دایک بەکتریا باشەکانی ناو ڕیخۆڵە گەشە پێدەکات کە ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە زیادکردنی مژینی کانزا و ڤیتامینەکان. بە پێچەوانەوە شیری وشک زۆربوون و گەشەی ئەو باکتریایانە دەشێوێنێ. 11. ئەو بڕە لاکتۆزەی هەیە لەناو شیری دایک وزەیەکی تەواو دەبەخشێتە منداڵەکە، هاوکاریشە بۆ دەرپەڕاندنی مادە ژەهراویەکانی ناو لەش، دروستکردنی پرۆتینەکانی بەشدارن لە دروستکردنی خانەکان. 12. مژینی مەمکی دایک وا دەکات گەشەی ددان و پووک و شەویلاکی منداڵەکە تەواو دروست بێت. 13. کەمتر تووشی قەڵەوی دەبن. 14. کەمتر تووشی بەدخۆراکی دەبن، بەمەش ڕێژەی مردن لەو منداڵانە کەمترە. 15. شیرپێدان ماوەی نێوان سکپڕێکان زیاد دەکات، ئەمە ژوا دەکات منداڵەکە تێر شیر و خواردن بێت. 16. کەمتر تووشی نەخۆشیە درێژخایەنەکان دەبن لە دوا ڕۆژ، وەک نەخۆشی شەکرە و بەرزی پەستانی خوێن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بڕگەی دووەم، سوودەکانی شیرپێدان بۆ دایک. 1. پەیوەندی دەرونی و عاتفی نێوان منداڵ و دایک باشترین هۆکاری جێگیربوونی دەرونیە بۆ هەردووکیان، بە تایبەتی دوای 1 ساڵ لە شیرپێدان. 2. گەڕانەوەی منداڵدان بۆ باری ئاسایی خۆی بە کاتێکی کەمتر، چونکە مژینی مەمک لەلایەن منداڵەکەوە دەبێتە هۆی ڕژاندنی هۆرمۆنی ئۆکسیتۆسین لە ڕژێنە گلاندی ژێرمێشک، ئەویش هۆکارە بۆ کرژبوونەوەی ماسوولکەکانی منداڵدان و گەڕانەوەی بۆ باری ئاسایی خۆی. ئەو کردارەش بەرگریە لە بەردەم هەوکردنی منداڵدان و تای زەیستانی. 3. شیرپێدان هۆکارە بۆ کەمکردنەوەی توشبوونی دایک بە شێرپەنجەی مەمک، هەروەک لە لێکۆڵینەوەیەکدا هاتووە کە ئەوانەی شویان نەکردووە زیاتر تووشی ئەو نەخۆشیە دەبن لەوانەی کە شویان کردووە. 4. شیرپێدان ڕێگایەکی سروشتیە بۆ ڕێگەگرتن لە سکپڕی کە پێویستی بە دەرمان و دەرزی و دانانی لەولەب نییە. میکانیزمی ئەو بەرگریکردنەش ئەوەیە، مژینی گۆی مەمک لەلایەن منداڵەکەوە دەبێتە هۆی ڕژاندنی هۆرمۆنی پرۆلاکتین لە ڕژێنە گلاندی ژێرمێشک، ئەویش وا دەکات دەرهاویشتنی شیر لە مەمکەکان زیاد بکات. لە هەمان کات پرۆلاکتین وا دەکات ئاستی ئەو هۆرمۆنانەی هاوکاری گەشەی هێلکەن لە هێلکەدان کەم بکاتەوە، ئەویش بەهۆی کەمبوونەوەی وەڵامی ڕژێنە گلاندی ژێرمێشک بۆ هۆرمۆنی GnRH یان پوچەڵکردنەوەی کاری ئەو هۆرمۆنە، یان لە ڕێگەی کەمکردنەوەی بڕی هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجیسترۆن کە هەردووکیان هۆرمۆنی سەرەکی گەشەی هێلکە و پیتێن و کۆرپەلەن. بەم شێوەیە هێلکە پێناگات و نایەتە خوارەوە بۆ پیتێن، هەرچەند دەگەر بەیەگەیشتن هەبێت لە نێوان هەردوو هاوسەرەکە. بەم ڕێگە سروشتیە بۆ ماوەی 2 تا 3 ساڵ بەرگری لە منداڵبوون دەکرێت. ڕێژەی سەرنەکەوتن تێیدا 100 تا 3 قەدەر و بڕیاری کۆتاییش لەدەست خودایە. 5. کەمکردنەوەی توشبوونی بە داخوڕانی ئێسقان بەهۆی زیادبوون و بەرزبوونەوەی بڕی کەلسیۆم و فۆسفاتی ناوخێن. لەبەر ئەو سوودانی باسمانکردن ئاینی ئیسلام واجبی کردووە لەسەر دایک و باوک شیری ئافرەت بدەنە منداڵەکەیان، جا شیری دایکی منداڵەکە خۆی کە زۆر باشترە بێت یان ئافرەتێکی تر. گەردایکی نەیتوانی شیر بداتە منداڵەکەی لەبەر هەر هۆکارێک، هەروەها زانایان فەرموویانە لەسەر باوک واجبە شیری ئافرەت بۆ منداڵەکەی دابین بکات. گەردایکی قەدەغەی کرد، هەروەها فەرموویانە شافعیەکان گەرباوکی ئەو منداڵە نەیتوانی ئافرەتێک پەیدا بکات شیری بداتێ یان منداڵەکە مەمکی ئافرەتی تری وەرنەگرت، ئەوە دەبێ ئافرەتەکە واتە دایکی منداڵەکە ناچار بکرێت شیر بداتە منداڵەکە، بە تایبەتی لە ڕۆژی 1 و 2 و 3 لەو کاتێک کە شیرەکە ژەکە.
لێرەوە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کەوا ئافرەت لە ئیسلامدا سەربەستی زۆری هەیە، دەتوانێت شیر نەداتە منداڵەکەی. هاوسەرەکەی ناچار دەبێت ئافرەتێک بەکرێ بگرێت بۆ ئەو کارە، هەرچەندە ئەو جۆرە هەڵوێستانە لە ئافرەتی موسڵمان و بەسۆز بەرامبەر جگەرگۆشەکەی دوورە. هەروەها زیانی زۆرە بۆ خۆی و بۆ منداڵەکەی، بەڵام لەوانەیە ئافرەتی وا هەبێت ئەو جۆرە هەڵوێستانەی هەبێت. هەروەها ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کەوا ئاینی ئیسلام چۆن گرنگی بە تەندروست و گەشەی منداڵ دەدات، چونکە خوڵقێنەر خۆی دەزانێت چی بۆ جەستە و دەرونی ئەو مەخلوقە باشە ئەوانە بڕیار دەدات. بۆیە ئیسلام بڕیاری داوە کەوا ماوەی 2 ساڵ دایک خۆی شیری منداڵەکەی بدات لەبەر ئەو سوودانەی باسمان کردن، چونکە ئەو ماوەیە گەشەی مێشک و داڕێژانی باری دەرونی منداڵەکە دەست پێ دەکات و کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوتی لە پاشە ڕۆژدا. خی گەورە فەرموویەتی والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة. سورة البقرة آية 233. واتە دایکان 2 ساڵ شیری منداڵەکەیان دەدەن گەر بیانەوێ شیر پێدانی تەواو دروست بکەن. دوای شیر پێدان پەروەردەی منداڵ و چاودێریکردنی دێتە پێشەوە کە زۆر قورسترە لە شیر پێدان. ئەوانەی دەیانەوێت سەر لە کۆمەڵگە بشێوێنن دوای بانگەشەکردن بۆ چوونە دەرەوەی ئافرەت بۆ کارکردن، شیری وشک و خانەی ساوایان خستە بری ئالتەرناتیڤی شیری دایک و باوەشی گەرم و سۆز و عاتیفەکەی و پەروەردەکردنی لەسەر ڕەوشت و دابوونەریتی کۆمەڵگە و فێرکردنی چۆنێتی ڕێزگرتنی لە دایک و باوک لە بەها بە نرخەکان لەوانەی لە خۆی گەورەترن. هەرچەندە باش دەزانن کە ئەو دوو کردارە زۆر لێک دوورن و هەرگیز یەکسان نابن، چونکە ئەو منداڵی دوور لە ئامێزی دایکی و سۆز و عەتفی گەورە دەبێت، منداڵێکی ئاسایی نابێت لە هەڵس و کەوتیدا، تووشی لادان و سەر لێشێواوی دەبێت. چوونە ناو کارە دژوار و ترسناکەن لای زۆر ئاسانە، چونکە لە ناو سۆز و عاتیفە گەورە نەبووە، بەڵکو لە ناو هاوار و لێدان و تووڕەبوونی بەڕێوەبەرانی ئەو خانەی ساوایانە پەروەردەکرا و گەورە بووە. لێکۆڵینەوە زانستیەکان لە ئەمریکا سەلماندوویانە ئەو منداڵانەی گەورە دەبن لە باخچەی ساوایان لەژێر چاودێری بە خێوکەرانی ئاین، ڕەوشت و ئارەزوو دابوونەریتی جیاواز ئەوە منداڵی میزاج گۆڕا و بێهێز هەڵگەڕاوان لێ دەردەچێت. کاتێ دەگەنە تەمەنی گەنجی زیاتر تووشی نەخۆشی دەرونی دەبن، بە ئاسانی ناتوانرێت کۆنتڕۆڵی میزاجە گۆڕاوەکەیان بکرێت. ئاستی زانستیان نزمترە لەوانی تر، باری ئابووری و کۆمەڵایەتیان بە شێوەیەکی پلەیی دادەبەزێ، شوێنی کاری زوو دەگۆڕێ، پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە، زۆر جاریش ئارەزووی لە ژیانی تەنهاییە. ڕێژەی تەلاقیش لەو سینەدا دوو بەرابەری خەڵکی ترە و دەگاتە 140. سەبارەت بە ئافرەتانیشەوە دەبینین پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە، کێشەی خێزانی زۆرە، ڕێژەی تەلاق دەگاتە 126 بەرامبەر بە 112 لە ئافرەتانی تر. پاش ئەو هەموو نەهامەتی بەسەر ساوایان و منداڵی وڵاتانی ڕۆژئاوادا هات، دەبینین لە کۆتاییدا ناچار بوون بگەڕێنەوە سەر ئەو بڕیارانەی کە خۆی گەورە بە ڕەحمەت بۆ مرۆڤایەتی ناردووە. هەروەک هەموو پزیشکانی بەڕێز ئاگادارن کەوا ئێستا لە ئەمریکا بە تایبەتی و لە ڕۆژئاوا بەگشتی بۆتە ئەرک و فەرمان و واجبی حکومی کەوا دەبێت ئافرەتان ڕاستەوخۆ دوای منداڵبوون بە نێو کاتژمێر شیر بدەنە منداڵەکەیان، دوایی بەردەوام بن تاوەکو 6 مانگی یەکەم وەک فەرمانێکی چەسپاوی بە زۆر ئیلزامی. ئەوانەی توانای ئەوەیان هەیە بۆ ماوەی 2 ساڵ شیر بدەنە منداڵەکەیان ئەوە پاداشت و خەڵاتی دەکەن. لێرەوەش دووبارە ئەومان بۆ دەردەکەوێت کەوا ئەی موسڵمان ئاگادار بە، ئێمە هەموو بەرنامەیەکمان هەیە لە بچووکترین شت بۆ گەورەترین، بێ ئەوەی پلەی زانستیمان گەیشت بێ بە زانینی سوورەکانی ئەو بڕیار و یاسایانە. تۆ پیادەی بکە لە ژیانی ڕۆژانەت زەرەرمەند نابیت، چونکە لە لای خوای بەبەزەیەوە هاتووە کە هەر دەم چاکەی دەوێت بۆ بەندەکانی. هەروەک بینیمان ڕۆژئاوا پاش لێکۆڵینەوە ماندووبوونێکی زۆر و کات بە فێڕۆدانێکی زۆر گەیشتنە هەمان بڕیاری ئێمەی موسڵمان لە بابەتی شیری دایک و سوودەکانی بۆ هەردووکیان. کەواتە ئاگادار بە هەرچەندە خەڵکان پلەی زانستیان بەرز بێ و پێشکەوتوو بن ناتوان بگەنە پلەی زانستی خوای گەورە تاوەکو بڕیارمان بۆ بدەن و یاسای ژیانمان بۆ داڕێژن. هەروەها ئاگادار بە ئەوەی بۆمان دێت یان بۆمان دەنێرن هەمووی هەر باش نییە. باوەڕ بکەن زۆربەی ئەوانەی بۆمان دێت لە بەرنامە و یاسا و بڕیار و بەسەر مایندا دەسەپێنن زۆری لای خۆیان کاری پێناکەن و کاریگەری نەماوە، ئێکسپایر بووە، بەڵام دەیانەوێت ئێمەی هەژار چەواشە بکەن و لە بەرنامەی خوای گەورە دوورمان بخەنەوە و ئەو زیانە کۆمەڵایەتی و ئابووریەی خۆیان کردویانە ئێمەش بە زۆری زۆرداری بیکەین، ئەو نوسکۆ فەشەلبوونەی خۆیان بشارنەوە و پێمان بسەلمێنن کەوا ڕاستە، بڵێن ئەوە نابینن لە گشت وڵاتانی جیهانی سێم کاری پێدەکرێت، ئێوەش چاو لەوان بکەن و بیری خۆتانی پێوە ماندوو مەکەن، چونکە ئێوە زانستان نییە
و تەنها ئێمە هەمانە بەڵام دەبێ بزانکەوە خودای گەورە زانیاری زۆر کەمی داوەتە ئادەمیزاد و خۆشی لەسەروی هەموو زانایانە خوای گەورە فەرمانمان پێدەکات کە بخوێنین و زانست فێر بین بەڵام بەرنامەدانان و بڕیار بەدەست خودایە چاولێکەری دوژمنان و بێباوەڕانیشی لە کاروبارەکانی کۆمەڵایەتی و خوڕەوشت و ئاداب و دانانی یاسا و بڕیار قەدەغە کردووە چونکە هەرگیز چاکەی موسڵمانانیان ناوێت بەندی چوارەم حکومەکانی شیرپێدان لاپەڕە 237 ئافرەتی سکپڕ و شیلدەر گەر ترسان لە گیانی خۆیان ئەوە تەنها ڕۆژوەکان دەگرنەوە بەڵام گەر لە گیانی منداڵەکەیان ترسان ئەوە ڕۆژۆکە دەگرنەوە و فیدیەش بدات بۆ سەلماندنی ئەوەی ئافرەتێک شیری داوەتە یەکێک ئەوە پێویستی بە شایەتی 2 پیاو یا پیاوێک و 2 ئافرەتێک 4 ئافرەت یان شایەتی ئافرەتەکەی شیرەکەی داوەتە ئەو کەسە گەر پێشتر باسی نەکردبوو یان کرێی وەرنەگرتبوو بۆ زیاتر زانیاری بڕوانە کتێبی پیاوان ژنان تەوکاری نایەکسان لە دانەر خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی شەشەم لە بێنوێژی کەوتن باسی یەکەم لە بێنوێژی کەوتن بڕگەی یەکەم نیشانەکانی پێش لە بێنوێژی کەوتن بڕگەی دووەم نیشانەکانی لە بێنوێژی کەوتن باسی دووەم حکومەکانی پێوەستن بە لە بێنوێژی کەوتن باسی یەکەم لە بێنوێژی کەوتن لاپەڕە 241 واتاکەی ئەلیاس بێئومێد ئومێد بڕاو گوتراوە کە پێچەوانەی هیوا و ڕەجایە هەروەها دەڵێن هاتووە لە بێنوێژی نەبوون ئەو تەمەنەی کە تێیدا بێنوێژی نابێت هەرگیز بێنوێژی نەبوو مەمکی دەرناچێ منداڵی نابێ هەرچەندە گەر بکەوێتە بێنوێژیش بڕگەی یەکەم نیشانەکانی پێش لە بێنوێژی کەوتن ئەو قۆناغەیە کە لە پێش لە بێنوێژی کەوتن دێت ئەوەش نزیکەی 2 بۆ 5 ساڵ دەخایەنێت سوڕی مانگانەی بێنوێژی دێت بە شێوە و ماوەی جۆراوجۆر ئافرەتیش لەو کاتەدا بە چەند بارودۆخێکی جیادا دەڕوات و یاسایەکی ڕێکی نییە لە هەر ئافرەتێکا بە جۆرێک خۆی نیشان دەدات بە شێوەیەکی گشتی دەست پێ دەکات لە تەمەنی 45 ساڵیدا و کۆتایی دێت بە وەستان یەکجارەکی سوڕی بێنوێژی واتە لە تەمەنی نزیکەی 50 ساڵیدا لەسەر ئافرەت وا پێویست دەکات خۆی ڕابهێنێ لەسەر ئەو ژیانە نوێیە چونکە نەمانی هۆرمۆنەکانی جنسی کار دەکاتە سەر کردارە فسیۆلۆژیەکانی لەش بە گشتی وەکو ئەندامی زاوزێ بە تایبەتی لەو تەمەنەدا ئاستی هەردوو هۆرمۆنی جنسی مێینە ئیسترۆجین و پرۆجیسترۆن زۆر بەزەقی دادەبەزێت بەڵام بە یەکجارەکی نییە بڕێک لەو هۆرمۆنانە لە ڕژێنەی سەر گورچیلە و پاژماوەی هێلکەدان دێت و لە ناو خێندا دەمێنێ بەڵام هۆرمۆنی نێرینە تیستۆستیرۆن کە لە ئافرەتیشدا هەیە ئاستی زۆر دانابەزێ وەک هۆرمۆنەکانی جنسی مێینە نیشانەکانی ئەو قۆناغە ئەمانن 1 شێوانی سوڕی مانگانەی بێنوێژی دوورکەوتنەوەی ماوەکەی زۆر جار نەمانی بۆ ماوەی 2 بۆ 3 مانگ دوایی خێنێکی زۆر دەبینێ بۆ ماوەی 10 تا 15 ڕۆژ لەوانەشە سوڕی مانگانە لێک نزیک بکەونەوە لەگەڵ هاتنە خوارەوەی بارستەی خێنی کە ئافرەت ناڕەحەت و پەشۆکاو دەکات چونکە زۆر جار دەبێتە خێنبەربوونی منداڵدان بەڵام ئەوەی زۆر باوە لە زۆربەی ئافرەتان ئەوەیە کەوا سوڕی مانگانە بەرەبەرە لێک دوور دەکەونەوە و بڕی خێنەکەش کەم دەبێتەوە تاوەکو بە یەکجاری دەوەستێ 2 گۆڕانکاری لە مەمکدا ئافرەت هەست دەکات کەوا مەمکەکانی تند و هاوسایە و قەبارەی گەورە بووە لەگەڵ بوونی ئازاری جۆراوجۆر کاتی دەستلێدان و کوشین ئازارەکە زیاد دەکات 3 گۆڕانکاری لە جەستەدا سەرهەڵدانی نۆبەی گەرمی ئافرەت هەست بە تەوژمەکی گەرمی دەکات لەسەری لەگەڵ سووربوونەوەی دەم و چاو و مل تەنگە نەفەسی ئارەقەکردنی هەردوو دەست و پێ هێندی ئافرەت هەست بە لەشقورسی و گرانی و ماندووبوون خاوبوونەوەی ماسوولکەکانی لەش دەکات هەروەها زۆربیان کێشەی لە بیرچوونەوە خەمۆکی و پەژارە سەریەشە و خەوزڕانیان بۆ دروست دەبێت لەگەڵ لەشگەرمی لێدانی دڵ زیاد دەکات بەهۆی پشێوی لە کار و فەرمانی گلاندی دەرەقی هەروەها هاتنە خوارەوەی مادەی لینجا لە دامێن و زیادبوونی کێشی لەش سەرنج دەدرێت 4 گۆڕانکاری لە هۆرمۆنەکان لە سەرەتاوە هۆرمۆنی پرۆجیسترۆن پاشماوەیەکی کەم هۆرمۆنی ئیسترۆجین دەست بە کەمبوونەوە دەکەن بە شێوەیەکی پلەبەندی هێواش لە ماوەی چەند مانگێک یا چەند ساڵێک تاوەکو گلاندەکان و هۆرمۆنەکانی تر کاری خۆیان ڕێک بخەن نەوەک پشێوەیەکی کتوپڕ دروست بێت لە کاری هۆرمۆنەکانی تر بڕگەی دووەم
نیشانەکانی لە بێنوێژی کەوتن لاپەڕە 243 لەو قۆناغەدا گۆڕانکاری زۆر بەرچاو دەبینرێ لە ئاستی هۆرمۆنەکان. هەموو ئەو گۆڕانکاریە جەستەیی و دەرونیانەی دێن لەو قۆناغەدا بەهۆی گۆڕانکاری ئاستی ئەو هۆرمۆنانەیە. یەک، هۆرمۆنی تیستۆستیرۆن. ئاستی هۆرمۆنەکە پێش لە بێنوێژی کەوتن 150 نانۆگرامە، ئاستی هۆرمۆنەکە پاش لە بێنوێژی کەوتن 90 نانۆگرامە. 2. ئیسترۆجین. ئاستی هۆرمۆنەکە پێش لە بێنوێژی کەوتن 40 بۆ 50 بیکۆگرامە، ئاستی هۆرمۆنەکە پاش لە بێنوێژی کەوتن 13 بیکۆگرامە. 3. هۆرمۆنی هاندەری زەردەتەن. ئاستی هۆرمۆنەکە پێش لە بێنوێژی کەوتن 10 بۆ 40 میلیلیترە، ئاستی هۆرمۆنەکە پاش لە بێنوێژی کەوتن 73 میلیلیترە. 4. هۆرمۆنی هاندەری چکڵدانەی گراف. ئاستی هۆرمۆنەکە پێش لە بێنوێژی کەوتن 80 میلیلیترە، ئاستی هۆرمۆنەکە پاش لە بێنوێژی کەوتن 10 بۆ 40 میلیلیترە. 5. هۆرمۆنی پرۆلاکتین. ئاستی هۆرمۆنەکە پێش لە بێنوێژی کەوتن 10 نانۆگرامە، ئاستی هۆرمۆنەکە پاش لە بێنوێژی کەوتن 8 نانۆگرامە. نیشانەکانی لە بێنوێژی کەوتن لاپەڕە 244. 1. وشکی زێ بەهۆی لە کارکەوتنی هێلکەدان و دابەزینی ئاستی هۆرمۆنی ئیسترۆجینە. 2. پوکانەوە و خاوبوونەوە و شلبوونی مەمک و کۆئەندامی زاوزێ. 3. ئازاری جومگەکان. ئەو ئازارە جومگەی شان و چۆک و پشت و پێ و پەنجەکان دەگرێتەوە. 4. کێشەی کۆئەندامی میزەڕۆ. ناتوانێت بە ئاسانی میز بکات، کۆنتڕۆڵی میزکردنی کەم دەبێتەوە چونکە ماسوولکەکانی ناوچەی حەوز بێهێز دەبن. 5. گۆڕانکاری دەماری و دەرونی، دەمارگیری، خەمباری، کەمبوونەوەی تیژی، بیرکردنەوە و سەبر و ئارام و خەو لە بیرچوونەوە، سەرێشەیەکی کەم و شەقەسەر، پشێوی لە سۆز و عاتیفە، ئارەزووی تەنهایی و هێمنی، گۆڕانی میزاج، زۆر جار بە بچووکترین کێشە دەست بە گریان دەکات. 6. ماندووبوون و شەکەتی، خاوبوونەوە، ئارەزووی خۆ دوورگرتن لە ئەندامانی خێزان و تێکەڵنەبوون لەگەڵ کۆمەڵگا، دابەزینی ئاستی کارکردن و دەستپێشخەری، ئەنجام نەدانی هێندێک کار هەرچەندە سووک و ئاسان بێت. 7. خەوزڕانی شەو، بیرۆکە و خەیاڵ و ئەندیشەی نێگەتیڤانەی بۆ دێت، لاسەنگی دەروون. 8. داخوڕانی ئێسقان. نزیکەی 145 ئافرەتان لە 10 ساڵی یەکەم تووشی ئەو نەخۆشیە بەهۆی کەمبوونەوەی لەسەرخۆی کانزاکان بەگشتی و کەلسیۆم بە تایبەتی دەبن. ئەوەش لە ئەنجامی دابەزینی ئاستی هۆرمۆنی ئیسترۆجینە کە دەبێتە هۆی کەمبوونەوەی چڕی و توند و تۆڵی ئێسقانەکان و تەنکبوون و بە ئاسانی شکان لە کاتی کەوتن. بڕبڕی پشت دەچەمێتەوە و درێژەکەی 10 بۆ 20 سانتیمتر کورت دەبێت. لەگەڵ بوونی ئازار لە جومگەکان، نزیکەی 125 ئافرەتان دوای تەمەنی 65 ساڵی تووشی شکان و وردوخاشی بڕبڕەکان دەبێت، بەڵام لە پیاو تەنها 2.5 لە هەمان تەمەن. 9. دەربارەی قەڵەوی. هۆرمۆنی لیپتین کە چالاکی جوڵانەوە، چالاکی سیمپەساوی لە شانە چاوریەکان، زیندە چالاکی و وزە دەرپەڕاندن هەمویان زیاد دەکات. لەلایەکی ترەوە ئارەزووی خواردن کەم دەکاتەوە، بەم شێوەیە کێشی لەش کەم دەکاتەوە. هەر لەبەر ئەو هۆیانەشە پێی دەڵێن هۆرمۆنی دژی قەڵەوی. ئاستی ئەو هۆرمۆنە لە تەمەنی 40 بۆ 50 ساڵیدا لە ئافرەتان بەرزترە بە بەراورد لەگەڵ پیاوان. لەگەڵ بە ساڵچووندا ئاستی هۆرمۆنی تیستۆستیرۆن لە پیاواندا کەم دەکات، بەمەش ئاستی ئەو هۆرمۆنە لیپتین بەرز دەبێتەوە. ئەمەش وا دەکات پیاو تووشی قەڵەوی نەبن لە تەمەنی پیریدا، بەڵام ئەو میکانیزمە ڕوونادات لە ئافرەتاندا و ئاستی ئەو هۆرمۆنە بەرز نابێت، بۆیە ئافرەت تووشی قەڵەوی دەبن زیاتر لە پیاوان. کاریگەری ئەو نیشانانەی باسمانکردن جیاوازە لە ئافرەتێک بۆ ئافرەتێکی تر و پێوەستە بەوەی ئایا ئافرەتەکە هاوسەری هەیە یان نا، منداڵی هەیە یان نا، لە ماڵەوە خزمەت دەکرێت و ئاسوودەیە یان نا. ئەو ئافرەتەی دەکەوێتە تەمەنی بێنوێژی ئەگەر ڕۆشنبیر لەش و دەروون و عەقڵ ساغ بێت، دەبینیم شێوی دەرونی کەم توش دەبێت، هەروەک ئەوەیە کە تووشی ناجێگیرێکی دەرونی بووە بۆ ماوەیەکی کورت. چوونە ناوتەمەنی بێنوێژی بۆ ئەوانەی شویان نەکردووە وەک نسکۆیەک وایە، بە تایبەتی ئەوانەی بە هیوای ئەوە بوون ماڵ پێک بهێنن و ببنە دایک و دواڕۆژ بۆ منداڵەکانیان دابین بکەن، بەڵام ئارەزووی جینسی و هەستی خۆشەویستی و لێک نزیک بوونەوە هەر دەمێنێ، لەوانەشە لە هەندێک ئافرەتدا زیاد بکات.
بە تایبەتی لای ئەوانەی کە پێشتر دەترسان لەوەی منداڵیان بێت و بکەونە ناو لێپرسراوێتی ماڵ و چاودێری منداڵ، چونکە ئارەزووی جنسی پێوەست نییە بە هۆرمۆنەکانی مێینە ئیسترۆجین و پرۆجسترۆن، بەڵکو پێوەستە بە هۆرمۆنی نێرینە کە بە ڕێژەیەکی کەم هەیە لە ئافرەتان. هەروەها پێوەستە بە زۆر هۆکاری تری بایۆلۆژی و وەماوەیی و دەماری و دەرونی. هەرچەندە هێندێک لە زانایان دەڵێن تاوەکو ئێستا ئەو باسە تەفسیری زانستی تەواوی بۆ نییە، بەڵام هۆرمۆنی نێرینە کاریگەری تایبەتی خۆی هەیە بۆ زیاتر زانیاری بڕوانە کتێبی پیاوان و ژنان تەوکاری نایەکسان لە دانەر. بەرامبەر ئەوەش دەبینین لە پیاوان تەمەنی کەوتنە ناوپیری ڕاستەوخۆ نییە وەک ئەوەی لە ئافرەتاندا دەیبینین، چونکە هۆرمۆنەکانی ئەندرۆجینی پیاو یەکسەر و ڕاستەوخۆ دانابەزێت وەک دابەزینی کتوپڕی هۆرمۆنەکانی هێلکەدان. دابەزینی ئاستی جینسی لە پیاوان زۆر دوا دەکەوێت وە کتوپڕ نییە، زیاتر پێوەستە بە تەندروستی گشتی پیاوەکە و هۆکارەکانی دەرونی و کۆمەڵایەتی جیاوازەکان نەوەک لەسەر گۆڕانکاری هۆرمۆنەکان. لاوازبوونی ئارەزوو توانای جنسی پیاو لە تەمەنی زۆر پیریدا بەدی دەکرێت، ئەوەش وەک کردارێکی سروشتی چوونە ناو تەمەنەوەیە. باسی دووەم، حکومەکانی پێوەستن بە لە بێنوێژی کەوتن. لاپەڕە 247. خی گەورە ئافرەتی موسڵمانی جیا کردوێتەوە لە ئافرەتانی تر بە خۆداپۆشین، ئەوەش بۆ بەرز نرخاندن و ڕێزگرتن و گەورەیەتی، هەروەک چۆن لە زۆربەی مافەکان یەکسانی کردووە لەگەڵ نێرینە و لە ئەرک و پاداشیش هەروەک یەکی داناون. ئیسلام داوای کردووە لە هەموو ئافرەتان بێ هەڵاوێران خێزانی پێغەمبەر بێ یان ئافرەتانی تر، پیر بێت یان گەنج، زۆر باوەڕدار و بەتەقوا بێت یان ئاسایی بێ کە تەنها بۆیان ڕەوایە دەست و دموچاویان دیار بخەن. خی گەورە فەرموویەتی: وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمورهن على جيوبهن. سورة النور آية 41. درباري أفرتي بير دفرمي: والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة وأن يستعففن خير لهن والله سميع عليم. سورة النور آية 60. القواعد من النساء واتأو آفرتاني دانشتون بيرن ولبنويجي كوتون، أواني من ضال نابت لبر بيري بێنوێژ نابن، بێ ئومێدن لە شوکردن، خەڵک تەماحی مێرد پێکردنیان لێ ناکات یان ئارەزووی جنسیان نەماوە، بەرچاو نین، بەنیازی کەسەوە نییە و کەسیش بەنیازی ئەو نییە لەبەر پیری. ئەو پیرانە دەتوان هێندێک لەو پۆشاکیان داکەنن کە پێشتر خۆیان پێدا دەپۆشی، بەڵام نابێت خۆڕازانەوەی بێسنووری تێدا بێت کە سەرنجی خەڵک ڕابکێشێ، نابێ ئەو شوێنانەیان دیار بێت کە حرامە دیارکەوتنی، بەڵام بۆیان باشتر وایە خۆیان داپۆشن. ابن عباس ڕزای خۆی لەسەر بێ دەڵێت هیچ سەخڵەتی لەسەر نییە کە کراس و سەرپۆشی لەسەر بێ و چارۆگە داکەنێ بەمەرجێ ڕازاوەیی پێوە دیار نەبێ کە خوا پێی ناخۆشە. عایشە ڕزای خۆی لەسەر بێت دەڵێت خۆی گەورە بۆی حەڵال کردوون خۆڕازاننەوە، بەڵام نابێت لار و لەنجە و دەلالی لەگەڵدا بێ، هەروەها نابێت لەگەڵ ئەو ڕێگە پێدانە شوێنێکی لەشیان دیار بێ کە حرامە دیارکەوتنی. بۆ زیاتر زانیاری دەربارەی پۆشاک و خۆداپۆشین و ڕازانەوەی ئافرەتی گەنج و پیر بڕوانە کتێبی پیاوان و ژنان تەوکاری نایەکسان لە دانەر. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. سەرچاوە عەرەبیەکان. لاپەڕە 249. 1. القرآن الكريم. 2. أبو حامد حسين سليم، مختصر الفسيولوجيا البشرية، دمشق، المركز التقني المعاصر، 1999 زايني. 2. أحمد ابن حنبل، مسند الإمام أحمد، مراجعة صدقي جميل العطار، بيروت، دار الفكر، 1414 هجري قمري، 1994 ميلادي. 3. أحمد كنعان، موسوعة جسم الإنسان، بيروت، دار الفائز، 1417 هجري قمري، 1996 ميلادي. 4. الأزدي معمر بن راشد، الجامد لمعمر الأزدي، تحقيق حبيب الأعظمي، بيروت، المكتب الإسلامي، 1402 هجري. 5. الأشقر محمد سليمان، أبحاث اجتهادية في الفقه الطبي،
بيروت مؤسسة الرسالة 1422 هجري قمري 2001 ميلادي. 6. آلان لورنس جسم الإنسان القاهرة مكتبة اللايف العلمية للترجمة العربية مطابع الأهرام 1975 ميلادي. 7. الآلوسي أبو الفاضل شهاب الدين محمود ابن عبد الله البغدادي 1207 هجري قمري روح المعاني في تفسير القرآن والسبع المثاني بيروت دار الفكر 15 مجلد 3 جزء 1408 هجري قمري 1907 ميلادي. 8. التهامي محمد عبد المجيد أسس علم الأجنة الرياض جامعة الملك سعود 1420 هجري قمري 2000 ميلادي. 9. ابن الأثير أبو السعادات مجد الدين محمد ابن محمد ابن المبارك 606 هجري النهاية في غريب الحديث والأثر تحقيق طاهر أحمد ومحمود الطناحي بيروت دار الفكر 1609 هجري. ده ابن الأثير أبي كرم الشيباني عز الدين علي أسد الغابة في معرفة الصحابة تحقيق خيري سعيد القاهرة المكتبة التوفيقية حوض مجلد 2006 ميلادي. 11. ابن الجوزي أبو الفرج جمال الدين عبد الرحمن ابن علي 502 هجري صفة الصفوة تحقيق محمود فاخوري ومحمد رتراس بيروت دار المعرفة 4 مجلدات 1609 هجري 1979 ميلادي. 12. ابن الجوزي عبد الرحمن ابن علي 501 هجري أحكام النساء تحقيق علي ابن محمد يوسف المحمدي بيروت المكتبة العصرية 1910 هجري 1908 ميلادي. 16. ابن العابدين محمد أمين ابن عمر الدمشقي الحنفي 1252 هجري حاشية رد المحتار على الدر المختار شرح تنوير الأبصار مصر مطبعة مصطفى البابي 12 مجلد 1686 هجري 1966 ميلادي. 14. ابن الهمام كمال الدين محمد ابن عبد الواحد السواسي 601 هجري فتح القدير على الهداية شرح بداية المبتدي للمرغيناني ومعه شرح العناية للبابرتي وحاشية الصعد أفندي مصر مطبعة مصطفى البابي 1689 هجري 1907 ميلادي. 15. ابن باز عبد العزيز ابن عبد الله فتاوي المرأة جمع وترتيب محمد المسند الرياض دار الوطن للنشر 1914 هجري. 16. ابن تيمية تقي الدين أحمد ابن عبد الحليم حصر بسويش هجري فقه النساء تحقيق السيد الجميلي بيروت دار الفكر العربي 1909 ميلادي. حفظة ابن تيمية تقي الدين أحمد ابن عبد الحليم حصر بسويش هجري مجموع فتاوى شيخ الإسلام ابن تيمية الرياض مطابع الرياض 1908 هجري. هجدة ابن حجر الأسقلاني شهاب الدين أحمد ابن علي 852 هجري المطالب العالية بزوائد المسانيد الثمانية تحقيق حبيب الرحمن الأعظمي. 19. ابن حجر الأسقلاني شهاب الدين أحمد ابن علي 852 هجري تهذيب التهذيب بيروت دار الفكر 14 جزء 1404 هجري 1984 ميلادي. 20. ابن حجر الأسقلاني شهاب الدين أحمد ابن علي 825 هجري الدرر الكامنة في أعيان 108 بيروت دار الجيل 8 مجلد. 21. ابن حجر الأسقلاني شهاب الدين أحمد ابن علي 852 هجري الإصابة في تمييز الصحابة مع الاستيعاب في أسماء الصحاب القرطبي 466 هجري بيروت دار الكتاب العربي 4 أجزاء وطبعة القاهرة 1901 ميلادي 8 أجزاء. 22. ابن رجب عبد الرحمن ابن شهاب الدين 425 هجري جامع العلوم والحكم تحقيق شعيب الأرناؤوت وإبراهيم باجس بيروت مؤسسة الرسالة 1421 هجري 2000 ميلادي. 23. ابن رشد القرطبي أبو وليد محمد ابن أحمد الأندلسي 525 بداية المجتهد ونهاية المقتصد اعتناء
هيثم خليفة، بيروت، المكتبة العصرية، 2 مجلد، 1423 هجری 2002 میلادی. 24 ابن عماد الحنبلي أبي فلاح عبد الحي، 1089 هجری، شذرات الذهب في أخبار من ذهب، تحقيق لجنة إحياء التراث العربي، بيروت، دار الآفاق الجديدة، 8 مجلد. 25 ابن قيم الجوزية أبو عبد الله شمس الدين محمد ابن أبي بكر، 751 هجری، زاد المعاد، تحقيق مصطفى عبد القادر عطا، بيروت، دار الكتب العلمية، 6 مجلد، 1419 هجری، 1998 میلادی. 26 ابن قيم الجوزية التبيان في أقسام القرآن، بيروت، دار المعرفة. 27 ابن قيم الجوزية الروح، بيروت، دار الكتب العلمية، 1399 هجری، 1979 میلادی. 28 ابن كثير أبو الفداء إسماعيل ابن عمر، 774 هجری، البداية والنهاية، بيروت، مكتبة المعارف، 8 أجزاء، 1405 هجری، 1985 میلادی. 29 ابن منظور أبي الفضل محمد ابن مكرم، 711 هجری، لسان العرب، تنسيق علي الشيري، بيروت، دار الصادر، 8 مجلد، 1408 هجری، 1988 میلادی. سي الباجوري جمال محمد، المرأة في الفكر الإسلامي، الموصل، دار الطباعة والنشر، 2 جزء، 1986 میلادی. سيويك البار محمد علي، خلق الإنسان بين الطب والقرآن، الرياض، الدار السعودية، 1403 هجری، 1983 میلادی. 32 البخاري محمد ابن إسماعيل، 256 هجری، الفتح الباري بشرح صحيح البخاري، أحمد ابن حجر الأسقلاني، الرياض، دمشق، دار السلام، دار الفيحاء، تحقيق عبد العزيز ابن الباص ومحمد فؤاد، 11 جزء، 1418 هجری، 1997 میلادی. 33 البوستي ابن حبان محمد ابن حبان ابن أحمد التميمي، 354 هجری، صحيح ابن حبان، تحقيق شعيب أرناؤوط، بيروت، دار الرسالة، 18 جزء، 1414 هجری، 1993 میلادی. 34 البعلي علاء الدين علي ابن محمد، الاختيارات الفقيه من فتاوي شيخ الإسلام ابن تيمية الشيخ، بيروت، دار المعرفة. 35 البغاء مصطفى ديب، التهذيب في أدلة متن الغاية والتقريب، متن أبي شجاع، قم، مكتبة القدس. 36 ابن باز عبد العزيز ابن عبد الله، فتاوي المرأة، جمع وترتيب، محمد المسند، الرياض، دار الوطن، 1414 هجري. 37 البوطيء محمد سعيد، مسألة تحديد النسل، وقاية وعلاجه، بيروت، مكتبة الفارابي. 38 البوطي محمد سعيد، ضوابط المصلحة في الشريعة الإسلامية، بيروت، مؤسسة الرسالة، 1977 ميلادي. 39 البيحقي أبو بكر أحمد ابن الحسين، 458 هجري، سنن البيحقي الكبرى، تحقيق محمد عبد القادر عطا، مكة المكرمة، مكتبة دار الباس، دجوز، 1414 هجري، 1994 ميلادي. 40 الترمذي أبو عيسى محمد ابن عيسى، 257 هجري، صحيح الترمذي، تحقيق أحمد محمد شاكر وآخرون، بيروت، دار إحياء التراث العربي، 5 أجزاء. 40 التنير علي، الرضاعة الطبيعية، الكويت، مؤسسة الكويت للتقدم العلمي، مطابع كويت تايمز، 1982 ميلادي. 42 التهامي محمد عبد المجيد، أسس علم الأجنة الرياض. 42 التهامي محمد عبد المجيد، أسس علم الأجنة الرياض، جامعة الملك سعود،
1420 هجری 2000 میلادی 43 توفيق محمد عز الدين دليل الأنفس بين القرآن الكريم والعلم الحديث القاهرة دار السلام 1424 هجری 2004 میلادی 44 الجارودي عبد الله ابن علي أبو محمد نيسابوري 307 هجري المنتقي لابن الجارودي تحقيق عبد الله عمر البارودي بيروت مؤسسة الكتاب الثقافية 1408 هجري 1988 ميلادي 45 الجرجاني أبو أحمد عبد الله ابن عدي 365 هجري الكامل في ضعفاء الرجال بيروت دار الفكر حود أجزاء 1409 هجري 1988 ميلادي 46 الجرجاني أبو حسن علي ابن محمد الحنفي 816 هجري التعريفات ضبط فهرست محمد عبد الحكيم القاضي القاهرة دار الكتاب المصري 1411 هجري 1991 ميلادي 47 الجزيري عبد الرحمن الفقه على المذاهب الأربعة القاهرة مطبعة دار المأمون 5 مجلد 1938 ميلادي 48 الحصاص الجصاص أبو بكر أحمد ابن علي الحنفي 307 هجري أحكام القرآن بيروت دار الكتاب العربي 3 مجلد 1335 هجري 49 الجعفي أبو عبد الله محمد ابن إسماعيل 256 هجري تاريخ الكبير تحقيق السيد هاشم الندوي دار الفكر 8 جزء 50 الحنبلي منصور ابن إدريس 1051 هجري كشاف القناع عن متن الإقناع مصر المطبعة الشرقية 1319 هجري 51 الحنبلي مرعي ابن يوسف 1033 هجري غاية المنتهى في الجمع بين الإقناع والمنتهى والإقناع مؤلفه موسى ابن أحمد موسى الحجابي المقدسي 916 هجري وأما مؤلف المنتهى فهو ابن النجار محمد ابن العزيز محمد ابن عبد العزيز القنوجي 918 هجري 52 الخباس عدنان مرض الإيدز ترجمة طارق مصطفى عمارة قطر الدوحة 1906 هجري 1986 ميلادي 53 الخضري بك محمد نور اليقين بيروت دار الندوة الجديدة 1914 هجري 1994 ميلادي 54 خلاف عبد الوهاب علم الأصول الفقه الكويت دار القلم 1972 ميلادي 55 دار القطني البغدادي أبو الحسن علي ابن عمر 385 هجري سنن دار القطني تحقيق السيد هاشم يماني المدني بيروت دار المعرفة 4 جزء 1386 هجري 1966 ميلادي 56 الدردير أبو البركات أحمد ابن محمد العدوي 1201 هجري الشرح الكبير على مختصر سيدي خليل ومختصر سيدي خليل أبي الضياء سيدي خليل 576 هجري مصر دار إحياء الكتب العربية لصاحبها عيسى البابي 57 الدردير أبو البركات أحمد ابن محمد 1201 هجري مختصر أبي الضياء سيدي خليل 576 هجري مصر دار إحياء الكتب العربية 58 الدسوقي محمد عرفة الدسوقي محمد عرفة 1230 هجري حاشية الدسوقي على شرح الكبير للدردير القاهرة دار إحياء الكتب العربية مطبعة البابي 4 مجلد 59 الدمشقي عرفان سليم جامع المهلكات من الكبائر والمحرمات بيروت دار الكتب العلمية 1422 هجري 2001 ميلادي 6 الذهبي شمس الدين محمد ابن أحمد الدمشقي 538 هجري الكبائر تحقيق عبد القادر أرناؤوط وعمار أحمد
دمشق دار الفيحاء 1419 1999 ميلادي. 61 الذهبي شمس الدين محمد ابن أحمد 738 هجري سير أعلام النبلاء تحقيق شعيب الأرناؤوط بيروت مؤسسة الرسالة 23 مجلد 1406 هجري 1986 ميلادي. 62 الرملي شمس الدين محمد ابن أحمد 1004 هجري نهاية المحتاج إلى شرح المنهاج مصر مطبعة الباب الحلبي 1357 هجري. 63 الزبيدي محمد مرتضى تاج العروس من جواهر القاموس بيروت منشورات دار مكتبة الحياة 9 مجلد. 64 الزحيلي وهبة الفقه الإسلامي وأدلته دمشق بيروت دار الفكر المعاصر 8 مجلد 1418 هجري 1998 ميلادي. 65 الزركلي خير الدين الأعلام بيروت دار العلم للملايين 8 مجلد 1979 ميلادي. 66 الزملكاني كمال الدين عبد الواحد 651 هجري البرهان الكاشف عن إعجاز القرآن تحقيق خديجة الحديثي وأحمد مطلوب بغداد مطبعة العاني 1974 ميلادي. 67 السجستاني أبو داود سليمان ابن الأشعث 275 هجري سنن أبي داود مراجعة وتعليق محمد محي الدين عبد المجيد دار إحياء السنة النبوية 4 مجلد. 68 السعدي عبد الرحمن ناصر تيسير الكريم الرحمن تحقيق عبد الرحمن ابن معلى اللويحق بيروت مؤسسة الرسالة 1920 هجري 2000 ميلادي. 69 سنن النساء بشرح الحافظ السيوطي وحاشية الإمام السندي بيروت دار الكتاب العربي حفتة. سيد سابق فقه السنة بيروت دار الكتاب العربي 6 مجلد 1391 هجري 1971 ميلادي. حفتاوية السيوطي جلال الدين عبد الرحمن ابن أبي بكر 911 هجري الجامع الصغير تحقيق محمد محي الدين عبد المجيد القاهرة دار خدمات القرآن 2 جزء حفتاودو. الشافعي محمد ابن إدريس 204 هجري الأم تصحيح محمد زهري النجار بيروت دار المعرفة 8 مجلد. حفتاوسي شلتوت محمود الفتاوي بيروت دار الشروق 1975 ميلادي. حفتاوتوار الشرباسي أحمد يسألونك في الدين والحياة بيروت دار الجيل 1 مجلد. حفتاوبينج الشربيني محمد الخطيب 971 هجري مغني المحتاج إلى معرفة معاني ألفاظ المنهاج بيروت دار الفكر 4 مجلد. حفتاوشش الشريف عدنان من علم الطب القرآني بيروت دار العلم للملايين 1990 ميلادي. حفتاوحود الشوكاني محمد ابن علي 1250 هجري فتح القدير الجامع بين فني الرواية والدراية في علم التفسير دار الفكر 6 مجلد 1903 هجري. حفتاوهشت الشوكاني محمد ابن علي 1250 هجري نيل الأوتار شرح منتقى الأخبار تصحيح عز الدين الخطاب بيروت دار إحياء التراث العربي ومؤسسة التاريخ العربي 9 مجلد 1419 هجري 1999 ميلادي. حفتاونو الشوكاني محمد ابن علي 1250 هجري البدر الطالع القاهرة مطبعة الصعادة 1338 هجري. هشتا الشيباني أحمد ابن عمر 281 هجري الآحاد والمثاني تحقيق باسم فيصل الجوابرة الرياض دار الراية 6 جزء 1411 هجري 1991 ميلادي. هشتاويك الصاوي أحمد ابن محمد بلغة السالك لأقرب المسالك إلى مذهب الإمام مالك المعروف بحاشية الصاوي على الشرح الصغير للدردير مصر مطبعة مصطفى البابي
1372 هجری 82 التبراني أبو القاسم سليمان ابن أحمد 306 هجری المعجم الكبير تحقيق حمدي عبد المجيد السلفي الموصل مكتبة العلوم والحكم 30 جزء 1404 هجری 1983 میلادی 83 الظاهري أبو محمد علي ابن أحمد 456 هجری المحل بالآثار تحقيق عبد الغفار سليمان البنداري بيروت دار الكتب العلمية 5 مجلد 1408 هجری 1988 میلادی 84 عبد الحليم عويش موسوعة الفقه الإسلامي المعاصر القاهرة دار الوفاء 3 مجلد 1426 هجری 2005 میلادی 85 عبد الحميد دياب وأحمد قرقور مع الطب في القرآن الكريم رسالة أعدت لنيل إجازة الدكتور في الطب دمشق مؤسسة علوم القرآن 1404 هجری 1984 میلادی 86 عبد السلام هارون تهذيب سيرة ابن هاشم دمشق دار المتحدة 1413 هجری 1992 میلادی 87 عبد العزيز محمد كمال الرضاعة والفطام في الطب والقرآن مصر دار العربية للنشر والتوزيع 1998 ميلادي 88 عبد الكريم زيدان المفصل في أحكام المرأة بيروت مؤسسة الرسالة 11 مجلد 1420 هجري 2000 ميلادي 89 عبد الكريم زيدان الوجيز في علم الأصول تهران مكتبة إحصان 1420 هجري 2000 ميلادي 90 العز الدين ابن عبد السلام 606 هجري قواعد الأحكام في مصالح الأنام مصر 1353 هجري 91 العظيم آبادي أبي عبد الرحمن محمد أشرف الصديقي 1322 هجري عون المعبود شرح سنن أبي داود السجستاني 275 هجري سنن أبي داود بيروت دار إحياء التراث العربي 15 مجلد 1421 هجري 2001 ميلادي 92 الغزالي أبو حامد محمد 505 هجري إحياء علوم الدين القاهرة المطبعة العثمانية 1352 هجري 93 الغزالي أبو حامد محمد ابن محمد 505 هجري المستصفى في علم الأصول بيروت مؤسسة الرسالة 2 مجلد 1417 هجري 1997 ميلادي 94 فاخوري موسوعة المرأة الطبية بيروت 1998 ميلادي 95 الفرغاني فخر الملة والدين قاضي خان محمود 592 هجري الفتاوي الخانية قاضي خان وهي مطبوعة على هامش الفتاوي الهندية الفتاوي الهندية جماعة من علماء الهند في قرن 11 للهجرة بتكليف من السلطان أبي المظفر محي الدين محمد مصر مطبعة الأميرية ببولاق 1610 هجري 96 الفيروز آبادي مجد الدين محمد ابن يعقوب 835 هجري 1415 ميلادي القاموس المحيط طبعة مصورة دار الجيل 4 مجلد 97 الفيروز آبادي أبو إسحاق إبراهيم المهذب في الفقه الإمام الشافعي بيروت دار الفكر 2 مجلد 98 القرضاوي يوسف فتاوي المعاصرة بيروت المكتب الإسلامي 3 مجلد 1421 هجري 2000 ميلادي 99 القرضاوي يوسف الحلال والحرام في الإسلام دمشق بيروت المكتب الإسلامي 1692 هجري 1967 ميلادي صت القرضاوي يوسف قناة الجزيرة برنامج الشريعة والحياة صدويك القرطبي أبو عبد الله محمد ابن أحمد 671 هجري الجامع لأحكام القرآن بيروت دار إحياء التراث العربي 20 مجلد 1405 هجري 1985 ميلادي
صدو دو القزويني أبو عبد الله محمد ابن يزيد 275 هجري سنن ابن ماجه تحقيق محمد فؤاد عبد الباقي بيروت دار الفكر 2 جزء. صدو سه الكاساني علاء الدين أبو بكر ابن مسعود 587 هجري بدائع الصنائع في ترتيب الشرائع مصر مطبعة الجمالية 12 جزء 1328 هجري. صدو 4 كامل موسى أحكام المعاملات بيروت مؤسسة الرسالة 1415 هجري 1994 ميلادي. صدو 5 كحالة عمر رضا إعلام النساء في عالم العربي والإسلام بيروت مؤسسة الرسالة 5 مجلد 1409 هجري 1989 ميلادي. صدو 6 كنجو خالص شلبي الطب محراب الإيمان دمشق بيروت دار الكتب العربية 2 جزء 1413 هجري 1993 ميلادي. صدو 7 ماري كلود دليل المرأة الطبي في الصحة والمرض ترجمة حيان غانم دمشق مؤسسة علا 1999 ميلادي. صدو 8 مالك ابن أنس الأصبحي أبو عبد الله 779 هجري الموتى تحقيق محمد فؤاد عبد الباقي مصر دار التراث العربي 2 جزء. صدو 9 المحمدي علي محمد يوسف بحوث فقهية في مسائل الطبية معاصرة بيروت دار البشائر الإسلامية 1926 هجري 2005 ميلادي. صدو 10 المرغيناني برهان الدين أبو الحسن علي ابن أبو بكر 593 هجري الهداية شرح بداية المبتدي مصر مكتبة البابي 2 مجلد. صدو 11 المزي أبو الحجاج يوسف ابن الزكي حوصد 3 هجري تهذيب الكمال تحقيق بشار عواد معروف بيروت مؤسسة الرسالة 35 جزء 1400 هجري 1908 ميلادي. صدو 12 مفيد حنون أساسيات علم وظائف الأعضاء عمان دار البازوي العالمية 1999 ميلادي. صدو 13 المقدسي ابن قدامة عبد الله ابن أحمد 620 هجري المغني الرياض مكتبة الرياض الحديثة 9 مجلد 1401 هجري 1981 ميلادي. صدو 14 المنذري عبد العظيم عبد القوي 656 هجري الترغيب والترهيب تحقيق إبراهيم شمس الدين بيروت دار الكتب العلمية 4 جزء 1417 هجري. صدو 15 ناصف منصور علي التاج الجامع للأصول بيروت دار إحياء التراث العربي 5 جزء 1413 هجري 1993 ميلادي. صدو 16 النسائي أبو عبد الرحمن أحمد ابن شعيب ابن علي 603 هجري سنن النسائي بشرح الحافظ جلال الدين السيوطي وحاشية الإمام سندي القاهرة دار الحديث 8 مجلد 1401 هجري 1981 ميلادي. صدو 17 النسيمي محمود ناظم الطب النبوي والعلم الحديث بيروت مؤسسة الرسالة 3 مجلد 1407 هجري 1996 ميلادي. صدو 18 النسيمي محمود ناظم موقف العلم والإسلام من تحديد نسل الأمة بحث منشور في إنترنت 2001 ميلادي. صدو 19 النووي أبو زكريا محي الدين ابن شريف 676 هجري المجموع شرح المهذب المدينة المنورة مكتبة السلفية 20 مجلد والتكملة لتقي الدين السبكي علي ابن عبد الكافي حوصد 56 هجري. صدو 20 النووي أبو زكريا محي الدين سراج الوهاج على متن المنهاج شرح الشيخ محمد زهري الغمراوي
إيران، سنندج، دار كردستان، مطبعة التوحيد 1420 هجري. 121 النيسابوري، ابن خزيمة، أبو بكر محمد ابن إسحاق السلمي 311 هجري. صحيح ابن خزيمة، تحقيق محمد مصطفى الأعظمي، بيروت، المكتبة الإسلامي 4 جزء 1390 هجري 1907 ميلادي. 122 النيسابوري، أبو الحسين مسلم ابن حجاج 261 هجري. صحيح مسلم بالشرح النووي، تحقيق وتعليق مصطفى ديب البغاء، دمشق، دار العلوم الإنسانية 6 جزء 1418 هجري 1997 ميلادي. 122 النيسابوري، أبو الحسين مسلم ابن حجاج 261 هجري. صحيح مسلم بشرح النووي، تحقيق وتعليق مصطفى ديب البغاء، دمشق، دار العلوم الإنسانية 6 جزء 1418 هجري 1997 ميلادي. 123 النيسابوري، أبو الحسين مسلم ابن الحجاج 261 هجري. صحيح مسلم، تحقيق محمد فؤاد عبد الباقي، بيروت، دار الكتاب العربي 5 جزء. 124 الهيثمي، أبو العباس أحمد ابن محمد 974 هجري. تحفة المحتاج بشرح المنهاج، تعليق محمد تامر، القاهرة، مكتبة الثقافة الدينية 4 جزء 2003 ميلادي. 125 هيتو محمد حسن، الوجيز في أصول التشريع الإسلامي، بيروت، مؤسسة الرسالة 1410 هجري 1990 ميلادي. 126 الهيثمي نور الدين علي ابن أبي بكر 801 هجري، مجمع الزوائد ومنبع الفوائد، بتحرير الحافظين ابن حجر والحافظ العراقي، بيروت، دار الكتب. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەرچاوەبیانیەکان لاپەڕا 261. Number 1 Chester K. T.J. Badcock, Evolutionary Psychology, A Critical Introduction, International, Badstow, Cornwall. Number 2 DeGroot, J.L. 1989, Endocrinology, 2nd edition, 3 volumes, Sanders Company. Number 3 Dolan B. 1982, Textbook of Endometrial Pathology, 2nd edition, Berlin. Edmonds K. DeWort's Textbook of Obstetrics, 7th edition. Number 4 Environmental Protection Agency, 1998, Children's Environmental Health, USA. Number 5 Environmental Protection Agency, 2000, Children's Environmental Health, USA. Number 6 Frances S. G. Jordan, J.S., 1997, Basic and Clinical Endocrinology, 5th edition, Lebanon, Cyprus. Number 7 Ganong, W.F., 1980, Review of Medical Physiology, 10th edition, USA, California, Log Medical Population. Number 8 Gray, A.T., Covin, T.P., 2003, Anatomy and Physiology, 5th edition, USA. Number 9 Hamburger, L., 1990, A Child is Born, London, Doubleday. Number 10 Hunter, 2005, Davidson's Principle and Practice of Medicine, 19th edition, London, Churchill Livingstone. Number 11 James A., 1989, Infant Feeding, World Health Organization, Geneva, Supplement 2, Vol. 67, Belgium. Number 12 James E. A., 1975, Grant's Atlas of Anatomy, 7th edition, USA. Number 13 James R. S. Ethel, 1999, Danforth's Obstetric and Gynecology.
8th edition, USA. Number 14, Jellyfy, D.B. Jellyfy, 1978. Human Milk in Modern World. Psychological, Nutritional, Economical, Scientific Aims, EFP, Oxford University Press. Number 15, John W. J.R.W., 2001. Human Anatomy and Physiology, USA. Number 16, Kathleen G.A. John R. 1999. Breastfeeding and Human Lactation, 2nd edition, USA. Massachusetts, Johns and Bartlett publication. Number 17, Keith L.M. 1992. Clinically Oriented Anatomy, 3rd edition, USA. Baltimore. Number 18, Kenneth L.B. 1990. Principle and Practice of Endocrinology and Metabolism, Philadelphia, J.P. Lipkin Company. Number 19, Kenneth S.S. McGraw H. 2001. Anatomy and Physiology, 2nd edition, New York. Number 20, Kurt J. I. et al., 1981. Harrison's Principle of Internal Medicine, 9th edition, Japan. Kosado Printed Company. Number 21, Langsman, 2000. Medical Embryology, 8th edition, USA. Number 22, Leon S. et al., 1993. Clinical Gynecologic Endocrinology and Infertility, 4th edition, UK. Number 23, Malvern B. C. Jerome S., 1993. Human Near Anatomy, 8th edition, London. 24, Marcos F., 1991. Contraception Science and Practice, UK. Number 25, Margaret C. Younger H., 1983. Manual on Feeding Infant and Young Children, 3rd edition, Oxford Medical Publication. Number 26, Office of Children Health Center, 2003. Americans, Children and the Environment, 2nd edition, USA. Number 27, Rital A. et al., 1996. Helgard Introduction to Psychology, 12th edition, USA. Number 28, Ronald W. D., 2000. High Yield Embryology, 2nd edition, USA. Number 29, Rouaire J. P., Anatomic Topography, Paris. Number 30, Ruth A. L., 1999. Breastfeeding, 5th edition, USA. Number 31, Sheldon H. C., 1991. Complication of Pregnancy, 4th edition, USA. Number 32, Sperber G. H., 1976. Craniofacial Embryology, 2nd edition, Canada. Number 33, Sperov L. et al., 2000. A Clinical Guide for Contraception, A Clinical Guide for Contraception, 3rd edition, USA. Number 34, Stanley G. C. et al., 1989. Gynecology by 10 Teachers, 14th edition, London, Edward. Number 35, Stuart C. Christoph L., 2000. Obstetric by 10 Teachers, 17th edition, New York, London. Number 36, Stuart C. Ashmanga, 2000. Gynecology by 10 Teachers, 17th edition, New York, London. Number 37, Wallensen R.H.W., 2000. Contraception Choice and Realities, USA, UK. Number 38, WHO and COST, 2006. National Survey for
NCD risk factors for population age. Number 38, WHO and COST 2006 National Survey for NCD risk factors for population age 25 to 65 years old. Iraq, Geneva, WHO. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ناوەڕۆک لاپەڕا 265 پێشکێشە بە لاپەڕا 6 سوپاس و پێزانین لاپەڕا 7 پێشەکی لاپەڕا 9 بەشەکانی ئەم پەڕاوە لاپەڕا 13 بەشی یەکەم بێنوێژی و خوێنداری لاپەڕا 15 باسی یەکەم بێنوێژی لە ڕووی پزیشکی و شەرعیەوە لاپەڕا 19 بەندی یەکەم بێنوێژی لە ڕووی پزیشکی لاپەڕا 19 بڕگەی یەکەم پێناسەی بێنوێژی زوڕی مانگانەی ئافرەت لاپەڕا 19 بڕگەی دووەم گرنگی بێنوێژی لاپەڕا 19 بڕگەی سێیەم ماوەی بێنوێژی لاپەڕا 20 بڕگەی چوارەم بڕی خێنی بێنوێژی لاپەڕا 20 بڕگەی پێنجەم ڕەنگی خێنی بێنوێژی لاپەڕا 20 بڕگەی شەشەم چۆنێتی ڕوودانی کردداری بێنوێژی لاپەڕا 21 بەندی دووەم نیشانەکانی پێش بێنوێژی لاپەڕا 24 بڕگەی یەکەم نیشانەکانی جەستەیی لاپەڕا 25 بڕگەی دووەم نیشانەکانی دەرونی لاپەڕا 27 بەندی سێیەم بێنوێژی لە ڕووی شەرعیەوە لاپەڕا 29 بڕگەی یەکەم واتای بێنوێژی لاپەڕا 29 بڕگەی دووەم ناوەکانی بێنوێژی لاپەڕا 30 بڕگەی سێیەم گرنگی بێنوێژی لاپەڕا 31 بڕگەی چوارەم کاتەکانی هاتن و بەسەرچوونی بێنوێژی لاپەڕا 31 بڕگەی پێنجەم ژمارەی ڕۆژەکانی بێنوێژی لاپەڕا 33 بڕگەی شەشەم حکومەکانی بێنوێژی لاپەڕا 33 باسی دووەم خوێنداری خوێنبینی لاپەڕا 47 بڕگەی یەکەم واتای خوێنداری لاپەڕا 49 بڕگەی دووەم جۆرەکانی خوێنداری لاپەڕا 49 بەندی دووەم هۆیەکانی خوێنداری لاپەڕا 49 بڕگەی یەکەم هۆیەکانی نائەندامی لاپەڕا 50 بڕگەی دووەم هۆیەکانی ئەندامی لاپەڕا 50 بەندی سێیەم حکومەکانی خوێنداری لاپەڕا 51 بڕگەی یەکەم واتای خوێنداری لاپەڕا 51 بڕگەی دووەم گرنگی خوێنداری لاپەڕا 52 بڕگەی سێیەم جیاوازی نێوان بێنوێژی و خوێنداری لاپەڕا 53 بڕگەی چوارەم جیاوازی لە نێوان حکومەکانی ئافرەتی بێنوێژی و خوێنداری لاپەڕا 53 بڕگەی پێنجەم ڕای دانە لەسەر نزیکبوونەوە لە ئافرەتی خوێندار لاپەڕا 56 بەشی دووەم سکپڕی دووگیانی لاپەڕا 59 باسی یەکەم چۆنێتی خوڵقانی کۆرپەلا لاپەڕا 61 بەندی یەکەم چۆنێتی ڕوودانی پیتێن لاپەڕا 62 بڕگەی یەکەم سەرکەوتنی سپێرمەکان لاپەڕا 63 بڕگەی دووەم پیتێنی هێلکە لاپەڕا 65 بەندی دووەم قۆناغەکانی دوای پیتێن لاپەڕا 66 بڕگەی یەکەم دابەشبوونی هێلکەی پیتێنراو لاپەڕا 66 بڕگەی دووەم قۆناغی هەڵواسراوە لاپەڕا 67 بڕگەی سێم قۆناغی گۆشتە جۆراو لاپەڕا 68 بڕگەی چوارەم جوڵانی کۆرپەلا لاپەڕا 73 بەندی سێم ماوەی سکپڕی لاپەڕا 74 باسی دووەم نیشانەکانی ئافرەتی سکپڕ لاپەڕا 79 بەندی یەکەم نیشانەکانی بەهۆی پاڵەپەستوی سکپڕی لاپەڕەی 79 بەندی دووەم نیشانە گشتیەکان لاپەڕا 81 بەندی سێم نیشانەکانی دەرونی و دەماری لاپەڕا 84 باسی سێم پاشکۆکانی سکپڕ لاپەڕا 89 بەندی یەکەم شلەی ئەمینیۆنی لاپەڕا 89 بەندی دووەم پەتی ناوک لاپەڕا 89 بەندی سێم وێڵاش لاپەڕا 90 باسی چوارەم حکومەکانی ئافرەتی سکپڕ لاپەڕا 93 بەندی یەکەم ڕۆژوگرتن لاپەڕا 93 بەندی دووەم سنوورەکان و سکپڕی لاپەڕا 94 بەندی سێم پاداشتی ئافرەتی سکپڕ لاپەڕا 95 بەشی سێم بربەسکاری ڕێگرتن لە سکپڕی لاپەڕا 97 باسی یەکەم واتای بربەسکاری و سیفەتەکان لاپەڕا 101 بەندی یەکەم واتاکەی لاپەڕا 101
بەندی دووەم سیفەتەکانی بربەستکاری سەرکەوتوو لاپەڕا 101 باسی دووەم جۆرەکانی بربەستکاری و کاریگەری لاوەکیەکانی لاپەڕا 103 بەندی یەکەم بەکارهێنانی هۆرمۆنەکان لاپەڕا 103 باسی دووەم جۆرەکانی بربەست و کاریگەری لاوەکیەکانی لاپەڕا 105 بەندی یەکەم بەکارهێنانی هۆرمۆنەکان لاپەڕا 105 بڕگەی یەکەم هۆرمۆن لەسەر شێوەی دەنگ لاپەڕا 105 بڕگەی دووەم دەرزیە هۆرمۆنەکان لاپەڕا 109 بڕگەی سێم دانانی دەستگایەک لەناو منداڵدان لاپەڕا 110 بەندی دووەم بەکارهێنانی بربەست لاپەڕا 112 بڕگەی یەکەم بربەست بۆ پیاوان لاپەڕا 112 بڕگەی دووەم بربەست بۆ ئافرەت لاپەڕا 113 لایەنە پۆزیتیڤەکانی لاپەڕا 114 لایەنە نێگەتیڤەکانی لاپەڕا 114 بەندی سێم ڕێکخستنی سروشتی خێزانی لاپەڕا 115 بڕگەی یەکەم بەکارهێنانی ڕۆژمێر لاپەڕا 115 بڕگەی دووەم شیرپێدانی سروشتی لاپەڕا 117 بڕگەی سێم دەرهاویشتنی ئاو لە دەرەوەی زێ لاپەڕا 118 بەندی چوارەم نەزۆکردن هەساندن لاپەڕا 118 بڕگەی یەکەم نەزۆکردنی ئافرەت لاپەڕا 118 بڕگەی دووەم نەزۆکردنی پیاو لاپەڕا 119 باسی سێم حکمی بربەستکاری لە شەریعەتی ئیسلام لاپەڕا 121 باسی سێم حکمی بربەستکاری لە شەریعەتی ئیسلام لاپەڕا 123 بەندی یەکەم فەرمودەکانی هاتوون دەربارەی بربەستکاری لاپەڕا 123 بەندی دووەم ڕای زانایانی مەزهەبەکان لەسەر بربەستکاری لاپەڕا 124 بەندی سێم ڕای زانایانی سەردەم لەسەر بربەستکردن لاپەڕا 126 بەندی چوارەم جۆرەکانی حکمی بربەستکاری لاپەڕا 127 بەندی پێنجەم چۆنێتی پێکەوە گونجاندنی قەدەغەکردن لاپەڕا 130 بەندی شەشەم ڕەزامەندی ئافرەت لە بربەستکاریدا لاپەڕا 131 بەندی حەوتەم ماوەی بربەستکاریکردن لاپەڕا 134 بەندی هەشتەم جۆرەکانی بربەستکاری لە ڕووی چۆنێتیەوە هۆکاری لاپەڕا 134 بەندی نوێیەم پاساوەکانی بربەستکاری لاپەڕا 141 بەندی دێیەم هۆکارە ڕاستەقینە شاراوەکانی لە دوای ئەو لاپەڕا 147 بەندی یازدەهەم چارەسەری کێشەی بربەستکاری لاپەڕا 150 بەشی چوارەم لەبارچوون و لەباربردن لاپەڕا 165 باسی یەکەم واتای لەبارچوون و جۆرەکانی لاپەڕا 167 باسی یەکەم واتای لەبارچوون و جۆرەکانی لاپەڕا 168 بەندی یەکەم واتای لەبارچوون و لەباربردن لاپەڕا 169 بەندی دووەم جۆرەکانی لەبارچوون 170 بڕگەی یەکەم لەبارچوونی ئاسایی لاپەڕا 170 بڕگەی دووەم هۆیەکانی لەبارچوونی ئاسایی لاپەڕا 171 بڕگەی سێیەم جۆرەکانی لەبارچوونی ئاسایی لاپەڕا 173 بڕگەی چوارەم لەباربردنی چارەسەری لاپەڕا 174 بڕگەی پێنجەم لەبارچوونی کۆمەڵایەتی تاوانباری لاپەڕا 176 بەندی سێم ماکە خراپەکانی لەباربردن لاپەڕا 178 بڕگەی یەکەم ماکە خراپە هەنووکەیەکان لاپەڕا 178 بڕگەی دووەم ماکە خراپە دواکەوتووەکان لاپەڕا 179 بڕگەی سێم ماکە خراپە درێژخایەنەکان لاپەڕا 180 بەندی پێنجەم هۆیەکانی مردن لە کاتی لەباربردن لاپەڕا 180 باسی دووەم حکمی لەباربردن لە ئیسلامدا لاپەڕا 183 بەندی یەکەم ڕای زانایانی مەزهەبەکان لەسەر لەباربردنی چارەسەری لاپەڕا 185 1 ڕای شافعیەکان لاپەڕا 185 2 ڕای حەنەفیەکان لاپەڕا 185 3 ڕای مالیکیەکان لاپەڕا 186 4 ڕای حەنبەلیەکان لاپەڕا 186 5 ڕای زاهیریەکان لاپەڕا 187 بەندی دووەم ڕای زانایانی سەردەم لەسەر لەباربردنی چارەسەری لاپەڕا 189 1 ڕای زوحەیلی لاپەڕا 189 2 ڕای بوتی لاپەڕا 190 3 ڕای مەحموود شەڵتوت لاپەڕا 190 4 ڕای سەید سابق لاپەڕا 190 5 ڕای یوسف قەرزاوی لاپەڕا 191
بەندی سێم چارەسەری کێشەی لەباربردن لاپەڕە 191 بڕگەی یەکەم هێندە خاڵی شاراوە لە کرداری خوڵقانی کۆرپەلا لاپەڕە 193 بڕگەی دووەم وەڵامی هۆکار و پاساوەکانی لەباربردن لاپەڕە 198 ئەو نەخۆشیانی وا دەکەن کۆرپەلا شێواو بێت لە زگماکیەوە زۆرن لاپەڕە 204 ڤایرۆسی خوریکەی ئاوی لاپەڕە 205 تامیسکەی سادە لاپەڕە 206 نەخۆشی پشیلە لاپەڕە 206 بەشی پێنجەم منداڵبوون و زەیستانی و شیرپێدان لاپەڕە 213 باسی یەکەم منداڵبوون و زەیستانی لاپەڕە 215 بەندی یەکەم منداڵبوون لاپەڕە 217 بەندی دووەم زەیستانی لاپەڕە 218 بڕگەی یەکەم واتای زەیستانی لاپەڕە 218 بڕگەی دووەم زەیستانی لە ڕووی پزیشکیەوە لاپەڕە 219 بڕگەی سێم زەیستانی لە ڕووی شەرعیەوە لاپەڕە 220 بڕگەی چوارەم پاداشتی زەیستانی لاپەڕە 221 باسی دووەم شیرپێدان لاپەڕە 223 بەندی یەکەم پێکهاتەکانی شیری دایک لاپەڕە 225 بەندی دووەم جیاوازی نێوان شیری دایک و شیری وشک لاپەڕە 227 بڕگەی یەکەم جیاوازیە گشتەکان لاپەڕە 227 بڕگەی دووەم جیاوازە تایبەتەکانی ناو پێکهاتەی شیر لاپەڕە 227 بەندی سێم سوودەکانی شیری دایک لاپەڕە 230 بڕگەی یەکەم سوودەکانی شیری دایک بۆ منداڵەکەی لاپەڕە 230 بڕگەی دووەم سوودەکانی شیرپێدان بۆ دایک لاپەڕە 233 بەندی چوارەم حکومەکانی شیرپێدان لاپەڕە 237 بەشی شەشەم لە بێنوێژی کەوتن لاپەڕە 239 باسی یەکەم لە بێنوێژی کەوتن لاپەڕە 241 بڕگەی یەکەم نیشانەکانی پێش لە بێنوێژی کەوتن لاپەڕە 241 بڕگەی دووەم نیشانەکانی لە بێنوێژی کەوتن لاپەڕە 244 باسی دووەم حکومەکانی پێوەستن بە لە بێنوێژی کەوتن لاپەڕە 247 سەرچاوە عەرەبیەکان لاپەڕە 249 سەرچاوە بیانیەکان لاپەڕە 261 ناوەڕۆک لاپەڕە 265 دانەر لە چەندێڕێکدا لاپەڕە 271 لە ساڵی 1959 لە گوندی قورشاغلو لەدایک بووە لە ساڵی 1976 لە دواناوەندی ئازادی دەرچووە لە ساڵی 1982 لە کۆلێژی پزیشکی زانکۆی مووسڵ دەرچووە لە ساڵی 2003 لە بەیروت لە کۆلێژی ئیمام ئەوزاعی بڕوانامەی ماستەری لە لێکۆڵینەوەی ئیسلامی وەرگرتووە لە ساڵی 2008 لە هەمان کۆلێژ بڕوانامەی دکتۆرای وەرگرتووە لە ساڵی 2008 ماستەری لە پزیشکی کۆمەڵ لە کۆلێژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکی وەرگرتووە لە پەراوەکانی دانەر 1. معجم أطباء محافظة أربيل 2004 2. المرأة الكردية ودورها في المجتمع الكردي 2004 3. ورزش وتندرستی 2007 4. پیاوان و ژنان لە نێوان جیاوازی و یەکسانی 2009 5. تەنها بۆ ئافرەتان 2009 6. ئەو پەراوەی لە بەردەستی بەڕێستاندایە. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.